وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامت بن. بەردەوامین لە دادگاهە قیامەتیان هەڵەبجە دادگاهە 25 دوێ شەو بۆ ئێمە مشکلەیەکی تکنیکی دروست بوو و فەیسبوک لە ئوروپا کولەن وەکو شتێ ئاپدەیتی کردەوە و من تام دقیقە نەمزانی چه اتفاقێکەوت کە ئەکسەریەتە ئێمەمانانێک لە ئوروپا بووین کانەکشنمان قەت بوو و نەمانەتوانی بەشداری بکەین لە فەیسبوک و خەتە مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەیش خەتێکی زەعیف بوو و ئیشانیش نەیتوانی کە لێو دوا بەشداری بکات و ئێمە بەردەوام بین لە دادگاه 25 هەر بۆیە ئەمشەو دادگاه 25 بەردەوام ئەکەینەوە وتینە سەر ئەوە. من دوێ شەو حدودی 1 ساعت مقدمە هاتم سەبارەت بە مەوزوعێک ئەمشەو گەرەکمانە تەحقیقی لەسەر بکەین و چاوێکی پیا بخشێنین. بزانن ئێمە لە ناوە جیبەیتەکانمانە وەختی ئەم دادگاه دەست پێەکەین لە 3-4 چمکە مهم ئیستفادە ئەەکەین. گەرچێک کە من معتەقدم ئێمەمانان مەشیایە بۆ تایبەتمەندیە زامەکانە خۆمان مەئاسات و قڕکردنە خۆمان بمان توانایە چمکە تایبەت دروستکەین، وەلێ متعسفانە نەمانتوانی ئەو کارە بکەین. مامۆستا لوقمان بەخێر بێن. سلام علیکم کاک من گیان، باشیش کورم کاتە باش، هەموو کاتێکتان باش بەخێر بێن. ئێمە دوێ شەو سەعادەتمان نەبوو کە بەردەوام بین. من لەسەر پێشەکیەکەی دوێ شەو مامۆستا هەروە کە عەرزە بینەران و بیسەران و ئێوەم کرد گەرەکم بوو بە نەتایجێک بگەم و متعسفانە ئەمشەو بۆ خاترەوەی درنگانە و ئێوەی شیلاکن ئەوە تکرار ناکەم و مەوجودە و ئەمە ئەدرێتە قەی ئەوەوە لە ئارشیڤە. ئەمما من بۆ خاترەوەی ورودە بە بەحسەکە بکەم گەرەک من لە پێشۆ تعریفێک لە جنایەت بکەم، یان crime against humanity، یان جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت و جینۆساید. ئەمانە تێرمها و چمکایەکی حقوقی سیاسین کە لە سەردەمانێکە بۆ تایبەتمەندیەک دروست ئەکرێن. بزانن مامۆستا من و ئێمە لە دادگاه قیامەتیانە هەڵەبجە هەنێ چمک بکارەوەین. مەسەڵەن ئێژین فاجعە و جینۆسایدە سیستەماتیکە هەڵەبجە. وەختێ مەسئلەیە سیستەماتیک تێرین سیستەماتیک لەگرا بارە معناکە سەنگینتر ئەکاوە هەدەفمەندی ئەکاوە دەری ئەخاکە ئەمە جینۆسایدە. جا بۆیە من ئەزانم قاڵبە مردمە ئێمە دەغدغەی ئەویان نییە کە مەسەڵەن بفەهمن جنایەت یعنی چی یا جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت یعنی چی، بۆیە زۆر بە ئاسانی بە کناری و تێ ئەپەڕن. ژێ من ئەوەی فارسیەکەی خوێنم و بعد ترجمه یەکەمەوە تحت لەفزی. ژێ تا مدتها تعریفی از مفهوم جنایت نبود، تا مدتها تعریفی از مفهوم جنایات علیه بشریت وجود نداشت تا اینکه اساسنامه دیوان کیفری بین المللی در ماده 7 خود با برشمردن مصادیق این جرم این خلأ پر کرد. تا مدتها تعریفێک نەبوو لە جنایەت عەلەیهە بەشەریەت تا ئەوەی کە دیوانە کەیفەریە بینالمللی لە مادەی 7 مەسادیقە ئەم جنایەتانەی بەحث کرد. جرم عەلەیهە بەشەریەت ڕەفتاری است که متضمن نقض شدید حقوق بشر بوده. حقوق بشر یا مافهوم مرۆڤ مانیفستی ئەخلاقی جهان سکولارە، یعنی جهانێک ئیتر نێ لە کۆنتڕۆڵە ئیلاهیات مەسیحی یەهودیە، ئەو جار تێت بۆ خۆی مانیفستێکی ئەخلاقی تعریفەکاتەوە کە لە چوارچێوەیە مافهوم مرۆڤ مەترح کرێ. هەرەوەنە بزانین کە مافهوم مرۆڤ لە سەردەمی ئینقلابە فەڕەنسەوە دروستەکرێ و بۆ فەڕەنسەویەکان و ئوروپاییەکانە نەبوو مابەقیە بەشەرە کورەی زەمین. و لێو دووە لە دوای جەنگی جەهانی دووەمە کە یونیڤەرساڵی ئەکەن و عمومیەتی پێدەن، يعني ئەیکەن بە ئاحاد بەشەر. لەگرا ئێژێت این جرم معمولا به شیوه سازمان یافته
ئەم جۆرمە معمولاً سازماندریاک ڕێکخراوەیی بە سیستەمەتیک ئەنجام میشەوە. یعنی چۆنە فەرقەکەی ئەمەسە کە پلانی بۆ دائەنرێت، بیری لەسەر ئەکرێت و بە نەقشەوە بە پلان ئەنجام ئەدرێت. جا ئێستا مەسادیقی تێرینەوە کە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت کە گەورەترین نوع جنایەت وە سزای هەست لە حقوق بینالملەلا چییە؟ مادەی 7 ئەساسنامەی دیوانە کەیفەریە بینالمللی جرائم علیه بشریت را به عنوان اعمال خاصی تعریف می کند که به عنوان جزئی از یک حمله سیستماتیک یا گسترده نسبت به یک جمعیت غیر نظامی با علم به آن حمله ارتکاب یافته است. کەواتە نسبت بە خەڵکە سڤیل، خەڵکە غیر نظامی. من ببخشن چاوم خاص ناوێنێ ئێشە حتمن عینەک لە چاوکەم. بنابراین ایجاد مسئولیت کیفری در قبال ارتکاب یک جرم علیه بشریت نیاز به ارتکاب قتل عمد، نابودسازی، به بردگی گرفتن، اخراج یا کوچ اجباری، یعنی نابودسازی یعنی لبین بردن، بە کۆیلەیەتی گرتن، اخراج درکردن یا کوچ اجباری، تجاوز جنسی، بردگی جنسی، کۆیلەیەتی جنسی، تعدای جنسی، فحشای اجباری دارد و تنزیل مقام انسانی. کەواتە جرم بر علیه بشریت و جنایت بر علیه بشریت ڕواتە خانەی جۆرا و جۆرە. جا ئێستا من مەسادیقی بەحس کەم مامۆسا. بزانە ئێمە لە حوزەی قودرەتە دوو جۆر قودرەتمان هەست. یەکێکیان قودرەتی سەختە، یعنی هارد پاوەرمان هەست. یەکێکی سافت پاوەرمان هەست، یعنی قودرەت نەرم. قودرەتە سەخت ئەوەسە کە ئەبزارەکەی ئەزانین، دەم و دەستگای ئەمنیەتیە، نیرووە، چەکە، ئەسلحەس وە تۆ لە ڕێگەی قودرەتە سەخت و بەسەر مەردەما داهێنیشی. شێوەی دووەمی قودرەتە نەرمە. قودرەتە نەرم ئەمەسە کە تۆ کەسێک یا تەتمیعی ئەەکەی یا جەزا و مجازاتی ئەدەی. بۆیە تەرەف بەم شێوە ئیدارە ئەەکەی و تۆ قودرەت یعنی ئەوەی کە تۆ ئیرادەی خۆت بەسەر کەسێکا بسەپێنیت. ئیستا یا ئەسلحە ئەخەیتە سەری و ئەی ترسێنیت و ئەو کارە کە تۆ گەرەکتە بیکەی ئەی کات، یا ئەوەی کە ئەی خەڵەتێنی شەهەواتی فرە ئەەکەی پوری پێ ئەدەی، یا ئەوەی کە ئەی ترسێنی و لە مجازات ئەترسێ. تا ئەگرا ئومیدوارم بینەران و بیسەران تێگەیشت بن. سەبابێ مەسەرە نکتەی کە بۆ ئێمەمانان بەرامبەر بە فەجایعێک کە بەر عەلەیهمان اتفاقەکەوێ سکوتەکەین. بزانن بەم تعریفە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە خەڵکە کوردەوار ئەوەی وا کۆڵبەری هاوردە ناوە کورد، ئەوەی وا دیعایەی بۆ کۆڵبەری کرد کە تەنزیلە ئاشکارە مەقامە ئینسانیە ئینسانە، بەهێسرکردن و چوارپێکردن ئینسانە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە. جا هەر کەسێ دەسیواتیە، دەوڵەتە ئێرانی، نەهادەکانی سپاهە پاسداران، پەکەکە، کۆمەڵە، دموکرات، فعالینە حوزەیە جامعەیە مەدەنی و حکوومەتە حەلیمە کوردستان، ئەمانەی کە تێنە ناوە خیابان تەحتە ناوە دفاعکردن لە سەکە برسی، پەدیدەیە کۆڵبەری و تەنزیلدانە مەقامە ئینسانی تەبلیغ ئەکەن، فرمێسکی بۆ ئەسێنن، تەشەنەی پێ ئەدەن و دفاعی لێ ئەکەن، هاوکارانە سیستەماتیکن کە من لەسەر وتم سیستەماتیکن لە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە. ئەوانەی کە لە سەرزەمینە ئێمە بە سوورەتە ئاشکار لە ژێر ناوە ئازادی و ئازادیە فەردیە تەبلیغ ئەکەن لە شەرایەتێکا کە مەوردە بمباران واقعەوێ تەرەف و لە شەرایەتێکی بمبەستی سیاسیە، لە شەرایەتێکا کە تەفەکر سیاسی مەوجود نییە، حوزەیە عمومی بۆ نیشاندانە خۆت مەوجود نییە، مردم واردە حوزەیە فەحشا ئەکەی. ئەوەی کە کەنیشکەکانە سەرزەمینە ئێمەی تووشە فەحشا کرد، جنایەتی بەر عەلەیهە بەشەریەت کردگە. تەمامە ئێوەمانان وا لە پشتە پەردەیە فەمۆنیزمۆ، وا لە پشتە پەردەیە
حقوق بەشەرۆ و لە پشتە پەردەیە ئازادیۆ بۆ مردمانە سەرزەمینێک کە بەنج کریاگەن، بۆ مردمانە سەرزەمینێک کە ئیمکاناتی ژیانیان لێ سنریا گەسۆ، بۆ مردمانە سەرزەمینێک کە گەشەکردن مەقامە ئینسانیان لێ سنریا گەسۆ، بۆ مردمانە سەرزەمینێک کە بە شێوەیەکی سیستەماتیک تا ئەم هەڵدێرە هاتگن ناگەهان تۆ شەهەواتیان بۆ گەورە ئەەکەیتەوە و هیدایەتیان ئەەکەی بەرەو هەڵدێرە فەساد. من ئێستا دوو حەوزەم تعریف کرد، حەوزەی قودرەتە سەخت و حەوزەی قودرەتە نەرم. حەوزەی قودرەتە نەرم ئێشە بێتە ناوە مەسادیقە جۆرم، ئەوەی کە تحریکە کەسێکەکە شەرایەتێکی بۆ ئەخولقێنێوە بەرەو مەسیرێک ئەیوات. تەمامە ئێوەمانانێک کە ئەمڕۆ شەریکن لە بێ ئێرادەکردن، لە بنبڕکردن، لە گۆڕینە خوی مردم، لە بەینبردنە بنە ماڵە، لە بەینبردنە ئاعتماد عمومیە جامعە، نشر فساد اقتصادی، فساد أخلاقي، فساد جنسي، سيستماتيك جناية أكنبر عليها بشرية والجناية كارن. وأجر مؤسسيك قدرة الجمعية كبيت تكبتك ايوه بعنوان الجانيان بر عليه بشرية أقليت وبرخوردتان بيكات ومجازاتتان بكات بويا لسرزمين ايمه جناية تعريف ناكريتو كاورا لجيرنا وفعال جامعية مدني لجيرنا وهالصوراوي جامعية مدني بياوتيو جنيتيو مودرن بون ومبارزة فروشيتو لجيرة دست دولة إيرانية خروجية كي اويتو كول بربازي فاحشگی بە توریستی کردنە مناطق سەرزەمینیە ئێمە و ئەو وەختە لە بینچوونە میراث فەرهەنگ ئینسانەکان فیزیک و خوی ئەم مردمە لە بینبردنە دەسەڵاتیان مردمانێکی بێدەسەڵاتی تاک و تەریا دروست دەکرێت. با بێنە سەر ئەم مەفهومە لە مامۆستا پرسیارکەین بەعنوانە کەسێکی ئاینی. مامۆستا ئێمە ئەزانین فقه ئیسلامی فرەفرە فەربەه و زل و قەڵەوە باش ئەزانین. سوالە من ئەمەسە بۆچی لە دنیای پێچیدەیە ئەمڕۆژە چواردانە عەلامەی دینی دانەنیشت ئەم جۆرە جەرائیمە مەسادیقیان بۆ بێرێتەوە. مشەخصەن مامۆسا ئێمە لەسەر هەڵەبجە خەریکین قسە ئەکەین، وەلێ با من یەک نمونەت پێ بێژم. بزان مامۆسا عمل شنيع لوات هزاران ساڵە بەشەر کەشفی کردەگەوە ئەیکاوە نمونەی بارزی لە متونە ئەدیانە ئیبراهیمیە قەوم لوتەر. و ئەم پەدیدە پەدیدەیەکی جەدید الاختراع و تەئسیس نییە، لە هەموو جامعەیەکە کەسانێک بووگن کە مەیل لە بەم کاریانە بووکە. ئێستش لە ئەفغانستانە بە عنوانە بەچەبیڕیش فرە کەسێ ئیستفادەی لێەکە. بگذەریم لەمە. ئەمما بابێنە سەرە مەقولەیەک، ئەو مەقولە ئەمەسە دەستگاهێ بە ناوی دەستگاهە ئەوقاف، دەستگاهە ئێلاهیاتی حکوومەتی ئەوقاف. لە هیچ کوێ ئەم سەرزەمینە حزوری نییە، بەڵام لە یەک جێگایە حزور پەیاکە، یا کەسانی لە ژێرە ناوە دینە محەممەدا ناگەهان حزور پەیاکەن. حکوومەتە هەرێمە کوردستان لە ڕۆژە گەی پرایدا بە تەبلیغاتە تەلەڤیزیۆنی ئیدعاکە چووگین کۆبوونەوەیەک لە گەیەکانمان گرتگن، هاوڕەگەز خواز وە قەوڵ خۆیان گرتگن. بعد کەسانێک تحت ناوە سلێبریزیهای جۆرا و جۆر دەنگ بەرز ئەکەنەوە کە ئەمە پێشێلکردنە مافە مرۆڤە. ئەز جملە ئەو کەسانەی ئەم قسە ئەکەن مەوردێ حەملەیە بەرادەرانە تحت ناوە موسڵمانە خەتی قەرارەگرن. سوال ئەمەسە ئەگەر ئەمە دوو کەفەی یەک تەرازوو نییە. بزانە مثالە دەم لە ئێرانە ڕۆژنامەیە کەس بە ناوی اطلاعات کەسێک بە ناوی شریعەت مەداری چاپیەکە. شریعەت مەداری بەغایەت ئینسانە منفورێکە، درۆی وای تێیەکە ئینسان حاڵی وێگەخوا. شریعەت مەداری کارێک بە تۆ ئەکا کە تۆ منفور بی و بڕۆیتە وەیساف ئامریکا، وەیساف ئامریکا زەهنیەتە دروستکە و مهندسیکە. تەوەجۆ فەرمووی لەگرا حکوومەتە هەرێمە کوردستان هەرچی شتە بەریداگە لەبەرەوەی قوولەیە دروستکات، لەبەرەوەی جەریانێ دروستکات و ئیسلامی لە حەشک حزوری نییە. ناگەهان ئیسلامی لەسەر ئەم مەقولە پەیاوێت کە ئێمە دژە ئەمێنە و لە مقابڵە ئەمەوێسین.
مشتێ سلێبریتیش لەو لاوە ئەوێسن ئەمە مافە مرۆڤە و حەقە ئازادیە و نەخۆشن و نەخۆشنیێن و حەقە خۆیانە و دەرسوەتێکە من نە معزەلەی جامعەیە کوردستانە نە کورد ها بە شوێنە معزەلۆ نە کەسێک تعدای هیچ کەسێکی کردگە و هەر کەسێکیش کە حرمەتە ئینسانی گەرەکە بۆ خۆی شێ فکرێکی بۆ بکە سوال ئەمەسە حکوومەتە هەرێم بۆ ئەم تحریکەکە بۆ ئەم تحریکەکە بۆ ئەم کارەکە و مەلاکان بۆ هاوکاریەکەن بۆ هاوکاریەکەن لەم بازنە ئیسە سوالە من تێتەوە سەرە ئەمە چۆنە ئەم فقه فەربەیە ئیسلام و زلە ئیسلامە بۆ مەسادیق جنایەت بەر عەلەیه بەشەریەت هیچ مەفهومێکی دروست نەکرد مامۆستا قەت بوون ئێمە ماتەڵەوین تا مامۆستا تەشریف بێنن متعەسفانە قەت بوون من ئەزانم دەنگم کز بووگە كمان توزع قطع بو بەڵێ خاشەکەم مامۆستا من سوالم ئەمە بوو بۆچی بە گوێرەی گۆڕینە زەمەنە ئەمڕۆ ئەو کەسانەی کە جزء لە ژنەیە فتوان اوكي ناتوانن بەرامبەر بە تعریفە جنایەت ئەسە خۆیان بن تعریفێکی تر بکەن و لەم جنایەتە بۆچی ئەمان ناتوانین کە مەفهومێک دروستکەن مەفهومێک دروستکەن و ئەم نوع جرمە مشخصکەن تا ئێستا ئێمە بمانزانیە ئەو مەلا وافیتە ئەو تەرەفە ئەدا و ئەمانە بە یەک و کەوتگنە بە فاحشە کێشاندن جامعەیە ئێمە چه حکمێکیان هەست بەڵێ بسم الله الرحمن الرحیم دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم کاکەمەندیان پێشەکی پێشەوەی بچمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت بۆ ئەو مصطلحە یان با بڵێن ئەو دەستەواژەی کە جەنابەت فەرمووت دەستەواژەی جینۆسایت یا دەستەواژەی هەر تعبیرێک کە ناو لێ ئەندرێ لە قورئاندا قورئان دەستەواژەیەکی بەکارهێناوە کە ناوی ناوە فەساد فەساد بریتیە لە سڕینەوەی قیەمێکی خوایی یان با بڵێن سنەتێکی خوایی لەسەر ئەم زەویە جا ئیتر فەسادەکە سڕینەوەی ڕۆحی کەسێک بێ وەکو کوشتنی کەسێک سڕینەوەی عەقڵی کەسێک بێ سڕینەوەی ویژدانی کەسێک بێ سڕینەوەی ئازادی و سربەستی کەسێک بێ سڕینەوەی فکر و سەقافەی کەسێک بێ و کۆمەلگایەک بێ سڕینەوەی ئەخلاق و بەها و ئەو قیەمە گەورانە کە پێ ئەوترێ بەها باڵاکان القیەم العولیا بەها باڵاکان کە هەر ئینسانێک و هەر کۆمەلگەیەک و هەر خێزانێک و هەر تاکێک خاوەنی کۆمەڵێ بەها گەورن قیەمی گەورن مەسەل هەموو ئینسانێک نەفسی مقدسە لە ئیسلامدا هەموو کۆمەلگەیەک ئەخلاقی مقدسە بێ ئەخلاقی کۆمەلگە مقدس بێ خەتی خێڵی سوور بێ هەموو شخصیەتێکی معنەوی هەموو ئینسانێک ئەبێ ئازادیەکانی مقدس بن ئازادی ئینسان لە ئیسلامدا مقدسە نابێ هیچ شتێک کۆیلەی بکە نابێ هیچ شتێک حجری بخاتە سەر حجر لەسەر عەقڵی ئینسانەکان حجر لەسەر تەفەکر و بۆچوونی ئینسانەکان و هەروەها ئەوەی کە ئێمە ئەگەر بگەڕێینەوە بۆ ئەو فەزیحانەی کە ئەمڕۆ ڕوئەدا لە سەرزەمینی جیهان بەگشتی و لە فەزیحەی کوردەواری خۆمان بۆ نمونە فەزیحەی هەڵەبجە فاجعەی هەڵەبجە ئێمە هەروە ئەزانین ئەم جنایەتە ئەم فەسادە تەنها لەوە کۆئەکەینەوە کە ئەم جینۆسایدە 5,000 کەسی کوشتووە 5,000 کەسی لەبین بردووە بەڵام ئەگەر ئێمە بە وردی سەیری بکەین نەخەیر فاجعەی هەڵەبجەشتی زۆر گەورەتری لەوە کردووە ئەسڵەن ئەو هەموو قیەم و ئەخلاق و بەها و نەفسیەتی کۆمەڵگەی کوردەواریەی تەحتیم کردووە دای ڕووخاندووە وەکو جەنابەت فەرموود فاجعەی هەڵەبجە و مەشاکیل و ئەو موامەرانەی لەگەڵ لەسەر کورد هەیە و لەسەر کوردستانیان هەیە
خەڵکی کۆڵبەر دروستەکە خەڵکێک دروستەکە کە تەنها ڕازی بە بەوەی کە ئەگەر مەجای بدەن لە شەو ڕۆژێکدا حاشا لە ڕووی جەنابەت و بیسەران و ئەوانە ئەم ئینسانە بتوانێت دەوری قاترێک دەوری ئاژەڵێک ببینێ و دوو کۆڵ لەم دیوبەرێ بۆ ئەو دی و ئیتر ئەوە باشترین شتەوە باشترین دەستکەوتە خۆ ئەگەر کەسێک توانی بە ئازادی دوو کەلیمە بنووسێ ئیتر ئەوە شتێکی زۆر باشە و حەقێک و مافێکی زۆر گەورە دراوە بەو میلەتەی کە هەڵن بە زمانەکەی خۆی قسە بکە بۆیە ئیسلام و قورئان ئەو شتانەی کە ئەم قیەمانە بریندارەکە یان با بڵێن دەست ئەبا بۆ ئەم قیەمانە ناوی ناوە فەساد إن الله لا يصلح عمل المفسدين خوای گەورە ئەو عملی ئەو کەسانێک کە فاسدن قەت ئیسلاحی ناکە قەت چاکی ناکە جا بێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت وەکو ئەرزم کردی کوردستان ئەمڕۆ بەو پێیەی کە بەداخەوە لە تاریخی کورددا کورد هەمیشە میلەتێکی ژێردەستە بووە و خاوەنی خۆی نەبووە و کەسێک نەبووە قیادەی بکە و پێشەوایەتێکی ڕاستەقینەی بکە هەندێ سیفەت تیایدا بوونەتە خەسڵەت بەداخەوە هەندێ سیفەت کە نابێ و لە ئیسلامە لە دینە لە قورئانە لە شریعەتە و لە واقعی مرۆڤایەتیان نابێ ئەم بەها گەورانە ببنە خەسڵەت بەداخەوە لە وڵاتی ئێمەدا لە کوردەواری ئێمەدا بوونەتە خەسڵەت مەسەلەن حاشا لە ڕووی جەنابەت درۆکردن لە وڵاتی ئێمە بووەتە خەسڵەت خیانەت بووەتە خەسڵەت جاسووسی بووەتە خەسڵەت خەڵکانێکن بەبێ جاسووسی ناتوانن بژین ژێردەستەیی قبولکردنی ژێردەستەیی و زەلیلی بووەتە خەسڵەت خەڵکی وا هەیە حەزی بە زەلیلیە ناتوانێت بە ئازادی بژی و ناتوانێت خاوەنی قیەم و کیانی خۆی بێ وەختێکە ئەمانە بوونەتە خەسڵەت با بڵێن سوڵتەی سیاسی کوردستانی ئێمەش لە حەقیقەتدا ئەمانە قۆستوەتەوە جوان ئەزانێت دراسی ئەم کۆمەڵگەی ئێمە بکە جوان ئەزانێت چۆن دەغدەغەی مەشاعیری خەڵکی بکە ئەو مەشاعیرانەی کە ئەمانەی ئەوەی کە بووەتە مەلەکەتیایدا ئەم وڵاتە یان ئەم دەسەڵاتی ئێمە ئەم حکوومەتەی ئێمە جوان ئەزانێ یاری بەو کەیسانە بکە کە لە ناو خەڵکیدا بووەتە خەسڵەت وەکو ئەرزم کردی خەسڵەتی بەکەم ڕازی بوون خەسڵەتی ترسنۆکی جەبانی دوو لە ڕووی جەنابەتان و گوێگران و ئەوانە خەسڵەتی ئیتیباعی و بەگوێکردن و بە وەکو ناونراوە بە مەڕکردن و بە مێگەلبوون ئەمانە کە وەختێ ئەم حکوومەتەی ئێمە هەستی بەمانە کردووە زۆر جوان دەست ئەبا بۆ ئەم کەیسانە و هەر جارێک کەیسێکە جوڵێنێ بۆ ئەوەی شتێکی تر لەبیر بەرێتەوە لە کاتێکدا کە موچە و بوجەی خەڵکی لە قوتی خەڵکی لە کاتێکی زۆر زۆر ڕێکدایە کۆمەڵگە بەرەو ئینهیارە چێ کۆمەڵگە بەرەو برسێتیە چێ کۆمەڵگە لەم حاڵەتەدا کە خەڵکی غەلەیان و کوڵان لە وجدانیا خەریکە دروستە بێ و خەریکە زیندووە بێتەوە و خەریکە تەختیت و پلانی ئەمانە کەشفەکان تەنفیریەکان و فوریلەکە ئەو دێت کەیسێکی ئاوا ئەجوڵێنێ کە کەیسێکە ڕاستە ئێمە هەمومان هەم وەک مسلمان هەم وەک ئینسان هەم وەک بەشەریەت کە ئەم خەسڵەتە ناشرینە خەسڵەتی هاوڕەگەزبازی و نێربازی و مێبازی خەسڵەتێکی مخالفە لەگەڵ هەموو ئەدیانی سەماوی و لەگەڵ تەبیعەتی مرۆڤیش حکوومەتی هەرێم یان با بڵێن دەستگا ئیطلاعاتیەکانی کوردستان هەڵەستن شتێکی ئاوا ئەجوڵێنن کەیسێکی ئاوا ئەجوڵێنن وەکو ئەرزم کردی کە ئێمە لەگەڵ ئەو بابەتانە نین بە هیچ شێوەیەک و تەبیعەتی سروشتی ئینسانی محتەرەمیش لەگەڵ ئەوانە دێت ئەم کەیسە ئەجوڵێنێ کە ئەم کەیسە بۆ ئەوەی هەرچی کەیسەکانی تر هەیە فرامۆش بکرێن بخرێنە ئەو لاوە خەڵک باسییان نەکا خەڵک
کاکەوە نییە حکوومەت ئەم حکوومەتە لەلایەکەوە ئەم حکوومەتە بە بیانووی کۆرۆنا و بە بیانی نەخۆشی و بە بیانی ئەوانە مزگەوت داخە قیەمە ئیسلامیەکان پێشێلەکە بەها ئیسلامیەکان ئەسڵەن قیمەتی پێنادا خەڵکانێکی بە ناوی وەکو جەنابتان لە لایفکان پێشودا بە ناوی زەرادەشتە و بە ناوی فلان و فلان و ملحید و ئەوانە دێن ئیش ئەکەن لەسەر بێ ئەگەر تعبیرەکەم جوان بێ دوو لە ڕووجەنابێت ئیشەکەن لەسەر بێ ئەخلاقکردنی ئەخلاق بە معنا فراوانەکەی تەنها لایەنە جنسیەکەی نا ئیشەکەن لەسەر بێ ئەخلاقکردنی کۆمەڵگە بە هەموو ڕەهەندەکانیەوە بەڵام دێت ئینتقائیەن ئەم بەشەیان هەڵەگرێ ئەم بەشەیان ئەخاتە کەوانەیەکەوە ئیشی لەسەرەکە و کاکەوە ئێمە خەریکین هاوڕەگەزبازەکان ئەگرین ئەیاندین بە محکەمە ئەیاندین بە دادگا متاسفانە لەم لالولا وەکو جنابت فەرمووت خەڵکانێک کە وەکو بڵێن قونسوڵی ئەمریکا دێتە سەر خەتوەڵێ کە ئەمە شتێکی نەشیاوە و ئەمە پێشێلکردنی مافی مرۆڤە و پێشێلکردنی ئازادی تاکەکانە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەوە بۆ 7 ساڵە چێ بۆ 6 ساڵە چێ کە حکوومەتی هەرێم کە دەستگا داپڵۆسێنەرەکانی حکوومەتی هەرێم ئازادی خوازان سجنەکەن ڕۆشنبیرەکان سجنەکەن و دادگاییانەکەن نووسەرەکان بە دادگا ئەگەیەن و ڕۆژنامە نووس تیرۆرەکەن دوو لە ڕووی جەنابەت فاحیشە و بەرەڵایی و بەد ئەخلاقی بڵاو دەکەنەوە مەساج و باڕ و جێگەی فاحیشە دروستەکەن بەڵام دێن بە ئینتقایی ئەمریکا ڕۆژە لە ڕۆژان نەیوت حکوومەتی هەرێم ئەو هەموو داهاتت هەیە بۆچی موچە خۆران نادەی ئەو هەموو ئازادی هەیە بۆچی ئازادی ڕادەربڕین لە کوردستانان نییە بۆچی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستانان نییە دێت ئەفوو بامە تەواوکەم دێمە خزمەتت دێت ئەم بەشە بچکۆلەیە هەڵا بژێرە و ئینتقاییەن هەم بۆ ئەوەی حکوومەتی هەرێم خۆی بکاتە پاڵەوانی ساحەکە و على ئاساس ئەمە دژە بە قیەم و بە بەها گەورەکانی کۆمەڵگەی کوردەواری بەڵام لەو لاوە ئەو هەموو قیەمە پیرۆز و جوانانەی لە کوردەواریە هەیە وەکو ڕێز وەکو احترام وەکو گەورە بە ڕێزلەگرتن لە گەورە وەکو ئەو قیەمە بەها جوانانەی کە کورد خاوەنی سەخاوەت خاوەنی لێبوردەیی خاوەنی ئازایەتی خاوەنی تەسحیەدان و قوربانیدان ئەمانە هەر هەمووی خامۆشەکرێ ئینتقائیەن ئەمە هەڵ ئەبژێرێ و ئەمە ئەکرێتە مەوزوعێک کە بەداخەوە وەکو ئەرزیشم کردی ئەم حکوومەتە توانیوێتی لە هەموو ئاستەکان لە ئاستی ڕۆشنبیر خەڵک کۆیلە بکە لە ئاستی مەلا کۆیلەکە لە ئاستی سیاسی و حیزبەکانی تریش کۆیلەکە و کۆمەڵگە و مجتەمع کۆیلەکە ئەو کەسانەی کە کاریگەرن لە ناو کۆمەڵگەدا ناشرینیان بکە و بچووکیان بکاتەوە و تەمیشیان بکە تەبیعیشە وەکو جنابت فەرمووت وەکو عەرزم کردی ئەم حکوومەتە ئەگەر ناوی بنێم ئەم نازانم ئەم حکوومەتە مافیایە یا ئەم حکوومەتە فاسدە بە تعبیرە قورئانیەکە کە فاسد ئەو کەسەیە هەموو ڕەهەندە گەورەکانی مرۆڤ پێشێلەکە تەحتیمیەکە ئەی هاڕێ ئەم حکوومەتە فاسدە دەستیشی گەیشتووەتە چین و توێژی مەلا زۆر تەبیعیە مەلایەکی وای دروست کردبێ وە خستوویەتی ئەو شوێنە وە کردوویەتی بە دەمڕاستی مامۆستایان و زانایان کە بێگومان لە حەلەبە و لە چوارچێوەی سیاست و فکری ئەم حکوومەتە فاسدە هەڵس و کەوتکە بۆیە ناتوانێ بڕیارێکی دروست بدە بۆیە ناتوانێ وەکو هەتا پەرلەمانمان من خوانەخوازەمە بە تەشیر و بە ناوزڕاندنی نازانم پەرلەمانێکمان هەیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم پەرلەمانە بەم هەموو قەزایە گەورەوە بەم هەموو ناعەدالەتیەوە بەم هەموو تەخەلوفەوە بەم هەموو نۆکەری و جاشایەتی حکوومەتی هەرێم و قیاداتی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەوروبەر و ئەمانە دێت کۆ ئەوێتەوە لەسەر ئەوەی کە من ڕێزم بۆ ئەو قسەی خوشکە بە ڕێزە نازانم لە سیاقێکی چۆن ناوتوێتی باسی سەری منهۆڵەکە ناوی سەری منهۆڵ ناوی چی بێ
لە پەرلەمانە بە ناوی بنین سەری منهۆڵ یا شتێکی تر یان کەلیمەی تەسادف بگۆڕین بە ڕێکەوت. یعنی ئەم حکوومەتە هەموو قیەمەکان هەموو شوێنە گەورەکانی خاڵی کردووەتەوە لە دەوری خۆی لە وەزیفەی خۆی کە وەکو جەنابەت فەرمی وەزیفەی مەلا وەزیفەی مامۆستای ئاینی بەڕاستی سەنگەرداریە. ئێمە لە شوێنە گەوەتین پێوترێ میحراب. میحراب یعنی چی؟ یعنی مەکان الحرب، یعنی جەنگان لەگەڵ نەعەدالەتی، جەنگان لەگەڵ فاسد، جەنگان لەگەڵ فەساد، سەرخستن و گەورەکردنی مافخراوان و زوڵم لێکراوان. حتا لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆسای ئاینی تەنها ئەوێ لە یەک حاڵەتدا ڕووی لە پشتی لە جەماوەر و لە کۆمەڵگە بێ، ئەویش ئەو حاڵەتەیە کە ڕووی لە خوایە کە نوێژەکە. حتا وتاری جومعە کە عیبادەتێکی بڵێن کۆمەڵایەتیە، خەتیب نابێ پشت بکاتە خەڵکی قسەی بۆ بکە، ئەبێ خەتیب ڕوبەڕووی خەڵکی بوەستێ و پشت بکاتە قیبلە، ڕوو بکاتە کۆمەڵگە. و لە هەموو بەڵعفو ئەم تۆزە تاواکەم دێمە خزمەتت لە هەموو کایەکاندا ئەبێ مامۆستای ئاینی بە پێوە وەستا بێ و ڕووی لە کۆمەڵگە بێ و تەوجیهی کۆمەڵگە بکە و وەکو چۆن ئیمامهم فی الصەلات ئەمامهم على الطەریق، وەکو چۆن لە مزگەوتە لە پێشیانەوە ئیمامیانە بۆ نوێژ ئەبێ لە پێشیان بێ لە ئەمامیانەوە بێ بۆ دیفاع لە حەقیان، بۆ دیفاع لە کەرامەتیان، بۆ دیفاع لە مقدساتی ئینسان و ئازادیەکانی ئینسان کە لە ئیسلامدا ئینسان سەنتەرە، لە ئیسلامدا ئینسان سەنتەرە، قیەم و بەها گەورەکانی ئینسان سەنتەرە. بۆیە بۆ جوابی وەڵامەکەی جەنابەت وەڵامی پرسیارەکەی جەنابەت کە فەرمووت بۆچی مامۆستایان ناتوان ئەو دەورە ببینن، وەک عەرزم کردی ئەم حکوومەتە فاسدە، ئەم دەستگا فاسدە وای کردووە چووەتە ناو هەموو کایەکان و زەمیری لە هەموو چین و توێژەکاندا زەمیری لێکڕیون و لە مقابلدا مەجبورن ئەوانیش کە دیفاع لەو سیستەمە فاسدە بکەن. بزانم مامۆستا من مەمنونم بابەتی تەوزیحاتە جەنابەت ئەڵبەتە و تەوزیحاتە مەبسووتێک کە داتان. من گەرەکمە بی بەمەوە سەرە داستانە حەڵەبجە بۆ ئەم سوالانم کرد گەرەکمە بڕۆمەوە سەرە ئەو جا لەکوێ گەرەکمە بڕۆمە سەرە ئەو و دەلیلی چییە گەرەکمە قسە بکەم. بزانە یەکێک لە ئیراداتێک کە بە ئینسانە دینخوو ئەیگرن. دینخوو مەفهومێک کە کەسێک لە ئێرانە دروستی کردە بە ناوە ئارامشە دووستار. دین خوو یعنی خوی دینی هەست، جا حەزەکە مسلمانوێ، حەزەکە کۆمونیست و مارکسیست وێ. بەو مەعنا کە تۆ مەتنێکت هەست هەموو پرسیارەکانی دنیا وەڵامەکەی واتیە، بۆیە تۆ هیچ پرسیانی نییە لە دنیا کە وەڵام لە ناوی ئەمانەوێ. جا ئەگەر مارکسیستێ پێی وایە هەموو وەڵامی پرسیارەکانی دنیا لە کتێوەکەی کاپیتالی مارکسە دین خووە. یەکێ لە ئیراداتێک کە ئێشێ بە فکرێتی دینی بگیرێت ئەمەسە کە سعیەکەن هەرچی پرسیارە دنیاس لە مەتن دینی و دەریکێشن. من تێمە سەر ئەمە ئەجازە بفەرموو تا من بێمە سەر ئەمە. بزانە مامۆستا لە بەرەیە کوردستانیە و لەسەر ماجەرای و فاجعەیە گەورەی هەڵەبجە ئیدەیەک لە ژێرە ناوە ئیسلام بەشدارن، حتا ئەگەر تەدارکات چین. هەروواکە من وتم حزب الشوعی ئاگادار بووە خەبەری نەداوە ئەمە جۆرە تۆجۆکەی ئیدەیەک لەگرا بەشدارن. ئێوە دوێکە فەرمایشێکتان کرد با من ئەمە پشڕاستکەمەوە. ئێوە فەرمایشتان کرد کە دینە ئیسلام دینە سیاسیەوە، من وتمە کە ئەدیان چی سیاسین، مانیفستی سیاسین و ئوسولاً کارکردیان کارکردە سیاسی و من باسە مەسیحیەتم کردەوە باسە دینە ئیسلامیشم. بزانە ماوەسا ئەم بەشەی کە جەنابەت ئێژی حکوومەت کۆڵەکەیەکی هەست بە ناوی دین. بۆیە وەختی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا لیبراڵترین کەشوەرە دنیا تەماشاکەی تەمامە ڕئیس جمهورەکانیان دوو کەلەمەیان لە سوخەڕانیەکانە هەست. God bless America, God bless us. خوا بمان پارێ، خوا ئەمریکا بپارێزێ، خوا ئێمە بپارێزێ. بەڵێ یعنی مەسەلەن حەمەڕەزای پەهلەوی پادشاه ئێران
تەقەی لەیەکەن جێگەیەکی ئەپێکرێت ئێژێ ئیمامە مەهدی پاراستمی وەگەرنە کوژریاوم خەڵک فکرەکە شاهە ئێران ئینسانە ئەحمەقێکە ئەم قسە ئەکا و بێسەوادە و ئەو فرە باسەوادە شا اتفاقا گەرەکێزی بێژی من ئەوەنە جێگەی خاسێکم هەست ئیمام زەمان ئاگای لێمە کەنیشکەکانە محەممەد ڕزای پەهلەوی ناویان ئیمانە و یەکێکی تر هەردکیان ناوی عەرەبیە و هەردکیان ناوی دینیە وەلێ خەڵکە ئێران ناوی خۆی ئەنێت کەتایۆن و فەربورد و نازانم ئەم ناوانەی کە ئەڕوات ئەگەڕێ خوازانە لە کوێتێرێتی وەلێ سمبولەکەی ئێران بازیەکەیان کێز محەممەد ڕزای پەهلەویە وەلی ئەهد کە ناوە کەنیشکەکەی خۆی ئیمانە و یەکێکی تر ناوەکەیم لەبیر نییە خب با من بێمە سەراوەی کە من قبوڵمە کە بەشێک لە ئیدارەی حکوومەتەکان تەوسەتە دین ئەکرێ بۆ خۆتانیش ئەزانن کە ئەسڵەن تئۆریزەکردنە خلافەت لایەن کەسێکەوەیە بەناو ماهوردی بە ڕسالەت و سوڵتانیە لە زەمانە زاهرەن عەباسیان و چەند سەد ساڵ دوای مەرگە پێغەمبەر ئیسلام وفاتە پێغەمبەر ئیسلام ئەرزم بە حوزورتان تا ئەگرای ئەمە هیچ مشکڵێکمان نییە تێنە سەرە یەک مەسئلە ئەویش ئەمەسە جنایەتێکی سیستەماتیک بەر عەلەیه ئومەتە کوردی لە 300 ساڵ ڕابردوو و منسەجم و بە بەرنامە و بە ئیمکانات لە 300 ساڵ ڕابردووە دەسی پێکردنە و تەمامە ئەو جێگانەی کە کریاگن بە ئادرس دەستیان هەست لەم جنایەتە جایسە تەوەجۆ بفەرمون سوالە من مشخصەن ئەوە بوو نەبوونە سنگومەن لە ناوە بەشە ئیسلامە بزانە ئەمڕۆ کەسێکمانەست بە ناوە ئاغای قەرەداغیە لە ژنەیە فتووا لە هەر کوێکا جنایەت بەر عەلەیه بەشەریەتەکری ئیشان فتوایەکی پێ ئاخات حەڵاڵیەکە بزانە من مثالێکی تر بێرم مەلا کرێکار لەسەر ماجرای خێڵە حەمە بەرباد چوو ماجرای خێڵە حەمە مەلا کرێکار و وجودە مەلا کرێکاری بەرباددا ئۆکەی بابێنە سەرامەی کە ئێمە یە حرەکەت و وزوتنەوەیەکی ئیسلامیمان بوو کە دەسی بوو لەم کارە دەسی تیا بوو لە ناوە دڵە ئەمە یەکسری باڵ هاتە دەرۆ بعد ئێمە یەکسری جەریانە سیاسی ئیسلامیمان چاوپێکۆ یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی یا کۆمەڵ ئیسلامی ببەخشن بزوتنەوە شتباوت کۆمەڵ ئیسلامی کە ئیمڕۆوان نایە حکوومەتە ئەمڕۆمان نایە ماوەسا من دوێکە سوعالم کرد لە ناو ئەو مردمە متدەیەنە ئەوەی کە ئیلتجا بە دین ئەکا با من ئاوا فکرکەمەوە من کە گەرەک بە شەڕ بکەم لە بەرامبەرە نظامێکا تێت ئێمە نابوو دەکات تەماشاکەم بزانم چیمان هەست ئێمە چیمان هەست نەوەی کە چی گەرەکە بەدەست بێ گەرەک بزانم چی وا لە بەردەسا دارێکم وا لە بەردەسا بەردێکم وا لە بەردەسا یەکێک لەوانەی وا لە بەردەسمانە فعلا ئەمەسە کە مردمە ئێمە دینە ئیسلامیش بەشێکە لە وجود و زندگیەکەی ئێستا مسلمان زاز گەرەکیسی ئەتەیست وێ هەرچی هەست ظاهرەن مسلمان زاز بابێنە سەر ئەمەی کە هیچ مەلایەکی ئاینی بزانم مامۆستا من مەمنونم بابەتە ئەو جوابەی کە بەناوە فەساد دات بەڵام ئەم فەسادە نە تەوزیح دریاگە نە گەورە کریاگە سۆ نە مەسادیقی مشخص کریاگە و مشخصەن جرمەکانی مشخصکە ئەخلاقەن چه شکلیە سزاکەی چه شکلیە بگذارین لەمە ئەسڵ کاری ئەمە هەست یا کاری ئەوە نییە ئایا ئێوە شاهد بوون 4 ئینسان کە ئیلتجای دینیان هەست دانیشن و لەسەر اتفاقاتە جدیدی کە لە دنیای جدیدا ئەکەوێت فکر بکەنەوە و مەفهومە جدیدی بۆ دروستکەن ئەمە یەک دوو بە فارسی ئێژێ هەرچی بگەنێت خوێ لێ ئەدەن وای و حاڵە ڕۆژێک کە خوێ بگەنێت وەختی یا ئێمە ئیشی قبولکەین هەڵەبجە جنایەتە سیستەماتیکە یا ئیشی قبولیکەین شتی عادیەکە یەکێکیان ئیشی قبولکەین ئەنا کابران ناتوانێت لەبارەی حقوق بەشەریوە حقوق بین المللۆ مافە مرۆڤۆ فەلسفەیە ئەخلاق و محکومە ئەمەنەکە بابێنە بارە ئیسلامیەکەی لەبارە یەکتاپەرستیۆ لەبارەوە کەڕەمنا بەنی ئادەم خەلیفەت الله بوونە ئینسان ئەم جنایەتە هەم ئێشێ محکوم بکرێت و هەم ئێشێ عاملان
ئامران ئەوانەی تەشویقیان کردە ئەوانەی هدایەتیان کردە ئەوانەی بەڕێوەیان بردەگە گشتیان بگیرێن وە سزا بدرێن. سوالە گەورەی من ئەمەسە بۆ ئەمانەی کە ئەوەڵەن لە مەتن دینیانە هیچ تەلاشێ ناکەن ئەم کارە بکەن. ئەمە یەک. دووەمەن چۆن هەڵوێست ناگرن بەرامبەر بە دەسەڵاتە فاسد و جنایەتکار و لەگەڵت جنایەتکارە لەسەر یەک سفرە دانیش. ئەمە سوالێکی گەورە سەزانی بۆ ئەگەر ئەمڕۆ کاردە جنابت نایبڕێت دلیلی ئەوەسە کاردە جنابتیان کول کردگەسەوە. تەوەجۆکەی کاورا حملەوە پێکایژێ لە دڵە ئەم مەترە تۆ حەجێ ناتە دەرەوە. ئەو وەختە من پێویستم بوو حەج اتفاقی نەکەوت. دکتۆرێک لە ئاواگیەکە بەناوی ئەگەر اشتبانەکەم ئەحماواوە ئەگەر اشتبانەکەم لەبیرم نایەت کوێ بوو دەقیقەن لە منتەقەی دیواندەرە تەجاوزی بە تەمامی ژنەکانی ئەوێ کردبوو. دکتۆرێ من نەمدی یەک مەلا لەو سەرزەمینە بانگێکی ناوەخت بدات و بەرعەلەیها ئەم جنایەتە هاوار بکە. یەک مەلا سکوتە مطلق. ئەمە عەزیزم فقط دین ئەکا بە یەک ئەبزارە سەرکوب بە مردم و کۆنتڕۆڵە مردم هەرەوەنە حەجێکی تر نییە. نە ئەبزارە ڕستگاریە، نە ئەبزارە ئازاد بوونە. بزانە لە ڕۆمانە براکانە کارامازۆفا لە ختەیە کەس بە ناوی مفتەشە ئەعزەم گرێیت ئینکویزیتەر لەوێ مەسیح لە قەرنە 15 و لە شارە سڤیل لە دەورانە ئەنگیزاسیۆنە زهور پەیا ئەکات و مفتەشە ئەعزەم کاردیناڵ ئەعزەم مەسیح ئەگرێ و ئەیواتە ناوی زندان. مەسیح مجەزەیە فرێکەکە و ئەیواتە ناوی زندان و بە مەسیح ئێژێ حیچ مەیژە. ئەوڵان بۆ هاتی احتیاجمان پێت نییە کە هاتی و حیچ مەیژە. لەوێ ئەگەڕێتەوە سەراوەی کە ئێژێ لە ئەنجیلەکانە هەست شەیتان سێ پێشنەهاد بە مەسیحەدا. پێشنەهادە ئەوەڵی ئەوەسە شەیتان ئێژێ پێی تەمامەس بەردەکانە بیابانت بۆ ئەەکەم بەنان و مردم بەمە تێر بکە و مردم ئەوونە کۆی لێیتەوە وەونە متیعتەوە. مەسیح ئێژێ خوا ئینسانی فقط بۆ نان دروست نەکردگە بەڵکو ئینسانی بۆ ئازادی دروست کردگە. تەوەجۆکەی و ئەو هەڵە گەڕێتەوە ئێژێ تۆ بە من بێژە دوای مەرگە تۆ مەسیح کێتوانی بە قەدەر سەلیبەکەی تۆ بەرز بوێتەوە. تۆ دینێکە هاوردگە وا فقط ئینسانهای قەوی ئەتوانن استفادەی لێ بکەن. ئەی تەکلیف ما بەقیە وا گومڕاهن و سست عنسرن و ئەمانە چی؟ ئەوان ناتوان وەکو تۆ بن، ناتوانن مقاوم بن، سست عنسرن. ئەوان نانیانگەرەکە ئازادیان نەگەرەکە خۆیان ئەفرۆشن بە کۆیلایەتی نایانگەرەکە. بێلەگرا ئێمانوەل کانت ئێژێت لە فەلسەفەی ئەخلاقیان ئێمانوەل کانت ئێژێت ئینسان حتا بۆی نییە خۆی ئازادی خۆی معامڵەکە ئینسانێک کە بۆ منفعەتە خۆی بە کۆیلەیەتی دەربێرێ لە مەقامە ئینسانی دەرتێوە لە حیوان پەستەرەوێت و ئیتر نیە لە جایگاها ئینسانە. جابا بینە سەرا ئەمە مامۆسا ئەم جەریاناتەی تحتە ناوە دینە محەممەد و مەتن محەممەد لە بەرامبەر جنایەتە نە ئەوێسن نە هەڵوێستیان هەست بەڵکو بە ئیلتجای بێ ئەخلاقکردن نابودی جامعە بێ ئیمانکردن بێ باوەڕکردن مردم حرەکەتەکەن وا ئیمڕۆ مەلایەکی ئاینی وەکو جەناو کاردی نایوەڕێت خەڵکی پیتەخەنەی تێ بە مەتنە ئیسلامی بە مەتنە مەسیحی پیتەخەنەی تێ. بابزانی فیلسوفێ بوو بە ناوی نیچە کتێبێکی هەست بە ناوی ئەنتی کرایست زدە مەسیح. نیچە ئێژێ فقط یەک کەس لەم دنیا مەسیحی بوو ئەویش مەسیح بوو. من خۆم بە یارمەتی وەرگرتن لە ئەو وتگمە یەک نەفەر لەم دنیا مسلمان بوو ئەو محەممەد بوو. هەر کەس زەرەنگە با محەممەدی وێت بزانە مامۆسا ئینسان حەیرەت ئەکا مشارەکەتە ئەمانە تحتە ناوە دین بە ڕیژە بەردریاگۆ بە ئایاتۆ و تۆ لە جنایەتا شراکەت بکەی و ئیمڕۆ لە کاسەی جنایەتا بی و مەوزع نەگری. دەی جامعە چی بێتێت حد لەبارە معنەوەیەکەی و بێژی مردمێ کریا ئوردوگا مردمێ لەبەر برسیەتی بە فەساد کێشیا بە دزی کێشیا شوناسی لێگیریا تعلقی بە هەرچی شتە بڕیا. ئیمڕۆ شخصیەتی نەماگەم مردمە بە هەر شقڵێ دەریتێری. ئەوە دیتان 4 نەفەر دانیشێت بۆ ئەم مەسائلە پێچیدە فکر بکاتەوە دەست باتە دەسە یەکتری و مەسئلەیەک مشخصکە
جنایەت خیلی بارە سنگینێکی هەست مامۆسا خیلی بارە سنگینێکی هەست کەسێ وەکو جەنابەت ئێشە فرە دڵتەنگ بێ لەم دنیا مەسەڵەن تۆ کۆمەڵی منافقە بۆچی لە پشتەرتانی وێش بخوێنیت وا تۆ ئەزانی سوور ئەوەی ئەیکا فقط بەشە هۆڤیەتیە کەس مامۆسا فرە کەسێ لەگرا ڕیش بەرەداتۆ جەنبەی هۆڤیەتی هەست نە جەنبەی ئەعتقادی هۆڤیەت نیشانەدان فقط فرە پاکستانی لەگرا ڕووسەری واوە سەریوە باوەڕ فەرمو ئەخلاقی نییە باوەڕ فەرمو فقط چون کەمینەن گەرەکیانە فرق کەنتەکە ئینگلیسیەکانە تەوەجۆکەین جنابەت لە من باشترە زانی فرەیەک لەم نەمادانە ئیسلامە نەمادە هۆڤیەتیەکەوەی کە مەسەڵەن تۆ ڕوو بە یەک قیبلە نوێژە خوێنیت لەبەرەوەی پەراکەندگی دروست نەبێت یەک ئەوەی کە حتمما ئێشێ بە عەرەبی بیخوێنیت لەبەرەوەی پەراکەندگی دروست نەبێت درستە مامۆسا یەک ئەوەی کە ڕیش دابنێت تا ئەوەی کە نیشان بدەیت تۆ فەرقەکەی وە تۆ سەر بە ئەم کەمیونیتیتە ئەمەی کە کابرا سەرفەن بێژێ من مسڵمانم و درۆ ئەکا و منافقی ئەکا و مەتن و کتاو و ئەنچێ کە تۆی پێئێژی قودسی پێشێلی ئەکا بێ ئێعتباری ئەکا لە ئێعتبار ئەیخا ئەمە خۆی جۆرمە گەورەیەکە جۆرمە بەسیار گەورەیەکە لەذا تەکلیفە ئەمانەی کە خوا و قیامەت و دین و ئەوانە ئەفرۆشنەوە و تەکت جنایەتە هاوکارن چی سوالە من ئەمەسە ئەگەر کرێکارێک ئەمڕۆ بوایەوە نەکریایەتە زیندان تۆ لەسەر ماجەرای خێڵە هەمە مەلا کرێکار گەردوونە دنیایان پێت کرد تۆ هەڵەبجە کێ کردی خۆتیشتیا بوویت کرێکار سوالە مەسە بۆ تۆ جورئەتە نەبوو ئەم جنایەتە بەر عەلەیهە بەشەریەتە بەرزکەیتۆ شیعە ئمڕۆژ دەسە بڕیاگە عەباس و گەرۆی بڕیاگە عەلی ئەسقەر و سەر بڕیاگە حوسەین بن عەلی ئەگێڕێت دوای ماجەرای موختارە سەقەفیش ئێژێ ئیمامە زەمان تێت و قاتڵینە حوسەین ئەکوژێ و تەرەفدارانە قاتڵینە حوسەین ئەکوژێت کوا کاکەگیان کوا ئەمەی کە تحتە ناوە دین ئێشێ حکوومەت کردووە ئمڕۆ لە چوارچەوەی ئەحزاب ئەخوانیە هاوکارەتە کە تەواو جنایەتە سیستەماتیک بەر عەلەیه ئێمە سکوتە مطلقە چی گەرە جامعەیەک قیەمی نەما کە ئەخلاقی نەما کە هیچێکی تیا نەما بەچی ئەیگەڕێنی تۆ مەسەڵەن تۆ دەسەڵاتە سیاسیش بگری بەچی ئەیگەڕێنی تۆ یا دین پلەکانە دەسەڵاتە سیاسیەکانیان فەرمون مامۆسا بەڵێ پێش ئەوەی بچمە سەر باسی هەڵەبجە کە وەکو لە ئەوڵەوە ئەرزم کردی ئێمە هەموو جار وەختێک کە باس لە هەڵەبجەکەین ئەڵێن هەڵەبجە 5,000 کەسی تیا کوژرا یا تیا شەهید بوو من ئەم مستەلەحە ئەم دەستەواژەیە بە شتێکی زۆر کەم ئەزانم لە چاو ئەو دەرهاویشتانەی کە لە دوای هەڵەبجەوە ڕووی داوە کە ئەو مقدمە و پێشەکیانەی کە هەڵەبجەی بەو بارەگەیان کە قەزیەی هەڵەبجە ئەمڕۆ تەنها قەزیەی شەهیدبوونی 5,000 کەس نییە قەزیەی کوژران و شەهیدکردنی کەسایەتی کەسی کوردە تەدمیرکردن و جینۆسایدکردنی شەرەف و قیەمی کوردە وەکو چۆن لە دوای شۆڕشی سەناعی و لە دوای با بڵێن بە فارسی جەنابتان بە لۆغەی جەنابتان حرەکەتی سنعەتی لە ئەوروپا دنیایەکی تازە هاتە پێشەوە و دوجاریش لە ساڵەکانی دواترە سیستەمی عەولەمە و جیهانگیری هاتە پێشەوە و ئێستش سیستمی دیموکراتی و بەناو دیموکراتی ئەوانە هاتۆ پێشەوە دوای هەڵەبجە سیستمێک هاتە پێشەوە هاتە بەر کوردستان کە بریتیە لە شکست هێنان و کوشتن و تیرۆرکردنی کەسایەتی معنەوی کورد تاکی کوردی وا تێکشێکێنراوە کە ئەبێ کەسێکی منبوز بێ هەتا ئێستش کوردەکان و هەڵەبجەیەکان لە ناو کوردستاندا بە شێوەیەکی جیاواز و بە شێوەیەکی جوڵەوی دەست پێ دەکەن و دەیڵێن ئەمە کورد نییە ئەمە کوردە.
خەڵکانێکی دەرەجە دوون. جا بگەڕێمەوە سەر ئەو بابەتەی کە جەنابەت فەرمووت، مەسەلەی ئیسلام و حکم و ئەوەی کە من وتم ئیسلام و سیاست پێکەوە ئەگونجێن، مەبەستم ئەو سیاسەتە نییە کە ئەمڕۆ سیاسەتی نێودەوڵەتی جێبەجێیەکە. سیاست لە ئیسلامدا یعنی ئیدارەدانی خەڵکی و پارێزگاریکردن لە 5 بەهای یا 6 بەهای گەورە کە پیانە وترێ مەقاسد و شەریعە، مەبەستەکانی شەریعەت، بنەماکانی شەریعەت. ئیسلام هاتووە حکومداری ئەکا و حکوومەتی ئەوێ بۆ پارێزگاریکردنی ئەم 6 بەهایە. یەکەم بۆ پارێزگاریکردنی دینی ئینسان، بۆ ئەوەی ئەم ئینسانە دینێکی هەبێ، قیمێکی هەبێ، ڕوانینێکی هەبێ بۆ ئەم ژیانەوە بۆ ژیانی داهاتوو. دووهەم بۆ پارێزگاریکردنی نەفسی ئینسان، نەفسی ئینسان. سێهەم بۆ پارێزگاریکردنی نەسلی ئینسان وەچە و مانەوەی ئینسان. چوارەم بۆ پارێزگاریکردنی عەقڵی ئینسان. ئەم ئینسانە ئەبێ ئەم عەقڵەی ئازاد بێ، ئەم عەقڵەی ئیشی پێ بکە، بە عەقڵی خەڵکی تر بیر نەکاتەوە. وەزائیدەن پارێزگاریکردن لە ماڵی ئینسان. ئەم ماڵی ئینسانە مقەددەسە، ئەم ئەرزی ئینسانە مقەددەسە، ئەم شاری ئینسانە مقەددەسە، ئەم زێڕ و خشڵەی ئینسانە مقەددەسە. وە شەشەمیان بۆ پارێزگاریکردنی ژینگەی ئینسان. ئیسلام هاتووە ژینگەیەک دروستکە ئینسان تیایدا بژی وەک ئینسان، نا وەک حەیوان، وەکو جەنابەت فەرموود ئولایکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل. جا لەبەر ئەوە ئەی باشە ئێستا لەم سەردەمەدا بۆچی ئەم ئیسلامە کوا، مەعالمەکانی کوان، ئەی تەئسیرەکەی کوا، ئەی بۆچی وەک جەنابەت فەرموود مسلمانەکان و ئیسلامیەکان پەرتەوازن و جیاوازین. بێگومان ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ سەرەتای ئیسلام و دواجاریش لە دوای ڕووخانی خەلافەی ئیسلامی، خەلافەی ڕاشیدە، کە من قەناعەتم وایە ئیسلامی محەممەدی لە تقریبا قەرنێکە، لە نزیکەی 100 ساڵێکە ئیسلامی محەممەدی تەنفیز کراوە و وجودی هەبووە. ئەویش لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دوایی خولەفای ڕاشیدین. لە دوای خولەفای ڕاشیدینەوە ئیتر ئێمە شتێکمان پێ نییە پێ بوترێ سیستمی ئیسلامی یان حکوومەتی ئیسلامی یان دەستوری ئیسلامی کە وەکو مامۆستا ببەخشن با من یەک سوال کەم. هەر لەم 100 ساڵەی کە جەنابەت ئیشارەکەی دوو شت نییە، یەک شەریعەت نییە، دوو ڕسالەت و سوڵتانیە نییە. هەر ئەم چون فقه ئیسلامی 200 ساڵ 250 ساڵ توو لە کێشێ تا دائەنرێت. دروستە؟ هەر لەم 100 ساڵەی کە جەنابە ئەفەرموویت بەحسی ئەەکەی ئەم دوو دەستگاه ئیلاهیاتیە مەوجود نییەن. دەستگاهە ئیلاهیاتی مامۆسا، ئێمە فەرق دەستگاهە ئیلاهیاتی تەکەم مەتنا بکەین. تەوەجۆ ئەەکەی؟ بەڵێ فەرموو. جا ئەرزم کردی بێگومان وەکو جەناب دەفەرمووی ئەو دابشکاریە و نووسینەوەی فقه و مەذاهب و ئەفکار و ئەوانە لە دوای حتا لە سەردەمی ئەمەویەکانیشانە بووە، لە سەردەمی عەباسیەکان و لە سەردەمی هارونە ڕەشید و کوڕەکانی هارونە ڕەشید مەئمون و ئەوانە یەواش یەواش ئەو مەدارسانە نووسراونەتەوە. جا ئەوەم ئەرزەکەم ئەوەیە کە لە دوای ئەم 100 ساڵە ئیتر ئێمە شتێکمان نییە بە ناوی دەوڵەتی ئیسلامی کە مەبەست لە دەوڵەتەکە بریتی بوو بێ لە پارێزگاریکردن لەم 6 بەهایەی کە من عەرزم کردی. ئیتر لەوە دووە ئیسلام بەکار هاتووە بۆ پارێزگاریکردن لە دەسەڵات،
و لە ژێر ئیسلامدا بە نەعەوذ بالله بەخواییکردنی ئەمیر و خەلیفە و سوڵتە تا دوجاریش ئیتر قەزەی ئیسلامی خەڵکانی تر بە مەراحل قۆستوویەتیەوە بۆ پارێزگاریکردن لەو دەسەڵاتەی کە خۆی هەیەی هەروەکو لەم ساڵانەی دواییشدا مەسەلەن ئەوە عەرەبەکان ئیسلامیان خۆستەوە بۆ زوڵمکردن لە میلەتانی تر و لە کورد و ئەوانە فارسەکان ئیسلامیان خۆستەوە بۆ زوڵم و نادات پەروەری و نەعەدالەتی و جێپێ قایمکردن تورکەکان بە هەمان شێوە ئیسلامیان خۆستەوە بۆ قەزایای تورکی و ئەوانەی خۆیان تەنها ئێمە نەمانتوانی وەک پێویست ئیسلام بقۆزینەوە بۆ دیفاعکردن لە کیانی خۆمان لە بوونی خۆمان کە وەکو ئێمە ئومەتێک وەکو قەومێک کە جەعلێکی خواین وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم ئێمە نەمانتوانی لە ڕووی دینیەوە ئیسفادە لە ئیسلام بکەین بۆ قەزیەی نەتەوەیی خۆمان هەروەکو نەمانتوانی لە ڕووی نەتەوەییەوە ئیسفادە بکەین بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆمان هەروەکو چۆن قەزیەی کوردی کرا بە دوکانێک و بە فرۆشگایەک و هەر کەسە هات و بە ناوی قەزیەی کوردیەوە حیزبێکی دروست کرد کۆمەڵێکی دروست کرد جەمعێکی دروست کرد تا ئەوەندەی خۆی تێر بوو تا ئەوەندەی خۆی و دەستە گروپەکەی خۆی و بنەماڵەکەی خۆی بکەونە ڕەفاهەت و ئەوانە بە هەمان شێوە بەداخەوە ئیسلامیەکانیش لە جیهانی ئیسلامیا بەگشتی و لە جیهانی کوردەواریدا بێ ئەمە ئەو حەقەتە بڵێن کە ئەمە حەقەتێکی تاڵە نەمانتوانی ئیسفادە لە ئیسلام بکەین هەم بۆ پارێزگاریکردن لەو قیەمە ئینسانیە و گەورانەی کە ئیسلام بۆ ئێمەی هێناوە و هەم ئیسلامیش بکەینە پەرژینێک بۆ پارێزگاریکردنی حەقی نەتەوەییمان حەقی زمانمان حەقی بوونمان مامۆستا مەمنون با من لە گران نەزەرە خۆم بێژم هەڵبەتە ئێمە بەم نەتیجە گەین کە لە جەریانە جێنۆسایدە هەڵەبجا کۆمەڵێک بە سیما و هیمای ئیسلام و بەشدارن تێیە شەریکن تێیە لێی دەرئەچن لە ژەڵەجاندنە فەزاکە شەریکن لە دروستکردنە ئەم حکوومەتە هەرێمە شەریکن و بەردەوامن ئەمانە گشتی بەناوەچی ئەنووسرێتەوە بەناوە مەتنە ئیسلامە نووسرێتەوە ئەما من بابێ مەسەرخانەشە ئێمە لەسەر ئەم داستانە زانما مۆساخانەشە ئێمە ئەمەسە کۆتاه بێژمی شاید کۆمەکت بکە ئەوەی کە جەنابەت فەرمایشت کرد شەریعەت بوو شەریعەت بۆ پاراستنە ماڵە بۆ پاراستنە گیانە بۆ پاراستنە نەسڵە ئەوەسە کە قوانینە ئەزدواج هەست قوانینە تەلاق هەست قوانینە زنا هەست ئەمە بۆ پاراستن قوانینێکە بۆ دزی هەست بۆ پاراستنە ماڵە ئەوەی کە جەنابەت وتت قوانینە شەریعەتە و ئەمانە ئستنباتاتە عیدەیەکە کە گەرەکیانە جامعەیەک لە ژێرم مەتنێکەوە بووەنە ڕێوە یعنی تەبدیل بوون بە قودرەتە سیاسی تا ئەگرا لە یەکتری خۆحاڵیەوین مامۆسا بەڵێ زانە مامۆسا من نەمگەرەکە بڕۆمە ناوە ئەم مناقشەتەکە جەنابتەوە مناقشە بکەم ئێمە دادگاهە قیامەتیانە هەڵەبجەم دانیاگە گەرەک من یارمەتیە بە جەنابتان بکەم یارمەتیە بە جەنابتان من باوەڕم بە حەملەیە ئەعراب نییە و هیچ شاهدێکی تاریخی نییە بۆ حەملەیە ئەعراب تۆجۆکی وأما كلن جعل ساختاس جعل متون ساختاس وتماما كتب تاريخيانه قشتيان 300 صال بعد نووسیاگەن اصلا ئێمە خەتە قابل کتابەتمان نییە بکە بتوانێت کتی و بنووسێت تا 4 قەرن دوای ئیسلام نێسمان هیچ خەتێکمان نییە خب بینە سەرە ئەمریکا من ئێژم چۆن ئیسلام تێتە ناوە سەرزەمینە کوردەوە ئەمە مهمە بۆ ئەمە مهمە بزانە ئێمە ئیسلام بە طریقە تەکایاتێتە سەرزەمینمان وببرنامج أديان إبراهيمي تيرني سرزمين إيمة يعني ببرنامج يهودية ومسيحية من أما إيجم يسجون بزانا بتكايا كتيت سي حركتي هاس شريعة طريقة معرفة شريعة طريقة حقيقة
یەکسرە ئەمانە ئەکەونە سەر دوو فازی، یعنی معرفەت بەردە شریعەت بەردە دەرە سەر تەریقەت و حەقیقەت. خۆ وەکو شتێ مامۆستا قەت بوو، ئومیدوارم دەنگم بێت مامۆستا. جا ئیستا بۆ ئیستا بۆ ئەم دووە حەزب ئەوێت بزانن ئێوە لە من باشتر ئەزانن دەستگاهە ئیلاهیاتی دیسان ئێژم لە دین، دەستگاهە ئیلاهیاتی کە تحت ناو دین ناو ئەبرێت وەختی ئێژی مەسیحیەت ڤاتیکان تێتە بیرە، وەختی ئێژی یەهودیەت متونە یەهودی و کەنیسە تێتە بەرچاوت. با بێنە سەر ئەمەی کە پێی ئێژن ئیسلام. ئەمە ئێشێ بە دوو چتوارەتە سەرزەمینە ئێمە بوێت، یعنی ئەگەر ئەم دوو شتەینەوێ ورودی نەکردگە، یەک مناسک، دوو شریعەت، مناسک و شریعەت. تەوەجۆ بفەرمونون بۆ ئەتوانە جوولەکە بۆ وەئەدیانە یانە کلیسە و کەنیسە بۆ ئەتوانن دینە ئیسلام ئەم جۆرە بێرن بیدەنەوە مردمە ئێمە لەبەرەوەی دەست بۆ دوو چتە جامعەی کوردی ناون، یەک مناسم و مەراسکی، دوو شریعەتی مردمە کوردی ناموسی هەست، ناموس قوانینە هزاران ساڵەیە نانەوشتەست کە خەڵک تعقیبیەکە. جا من تێمە سەر ئەمە جامعەی کوردەواری ئەسڵەن احتیاجی نییە بەو دەقە کە ئەڕۆی کەمبوودە مزگەوتە کەمبوودە مەلاس و مەوجود نییە، مەلاسازی بەعدەن دەست پێەکە. چه اتفاقێکە کە فێ لە سەرزەمینە ئێمە ئەمەی کە تحتە ناو دین تێت لە دوو تەریقۆ تێت، تەریقەت و حەقیقەت. ئەم حەقیقەتە ئەوجار شاخەی لێ ئەوێتەوە، سوهرەوەردیە، عودوویە، حەیدەریە، ئەوانەی کە خۆتان نەزانن نەقشبەندیە، قادریە و خۆتان نەزانن چه داستانێوا لە پشتیە. ئەوەی کە تحتە ناوە دینە ئیسلام لە سەرزەمینی ئێمە مەشیایە کاری بکردایە، نەمەشیایە لە مەدخەلە شەریعەت و ورودی کردایە بە هیچ سوورەتێ، بەڵکو مەشیایە لەسەر قیەمی کوردی و لەسەر محەممەدی بوون ورودی کردایە. محەممەدی بوون یعنی ئینقلابی بوون، یعنی ئازادی معاملە نەکردن بۆ هیچ بە هیچ حدە ئەقل فقط عەبد خوددا بوونە. ئەمە ئەیتوانی ئیسلام لە سەرزەمینە ئێمە تەبدیل بە نیرو بکە، ئەیتوانی و کارە بکە. بزانە مامۆستا ئێمە بۆ هەرچی شتە لە سەرزەمینە خۆمانە هەنووز کە هەنووزە مەناسکە کوردیمان هەست. یەکێک لەوانە مهمترین لەوانە مەراسمە عەزاز پرسەس. جەنابەت خەڵکی هەورامانی تجای جافایەتی و کەلهوڕ و ئەمانە چووگی، ئێمە پرچڕێنینمان هەست، کوڵمڕێنینمان هەست، چەمەریمان هەست، سازدەهۆڵمان هەست، شینمان هەست، شیوەنمان هەست، یعنی ئێمە پڕین لە مەجموعەیەک لە مەناسک هەستمان، ئەمانە ورود ناکاتە لای ئێمە. خۆ بزانن یەک ئەم دیلەگرا مەوجودە، دەستگاهە ئیلاهیاتیەکە بۆ ئێمەتێت بەرەو ئیلتیجای نابودکردنە ئێمە حرەکەتەکە، دقیقەن لەو مەسیرە حرەکەتەکە کە تۆ ئەوێنیت ئەکسەریەتە ئەم جەریاناتە دوو جێگە دروستیان دەکات. جەریاناتە سیاسی ئیسلامی، یەک ئیخوانیەکان کە لەسەر مەسلەکە ئاغای سەید جەمالدین ئەسەدابادی تێت. ئەمە مهمە کە منێژن ئەسەدابادی، چون کۆپی ئەکە نێژن ئەفغانیە، ئەم ئاغا ئەسەدابادیە و ئەم ئاغا شیعەز وە بنەجوولەکەس. ئای سەید جەمالدین ئەسەدابادی، ئای سەید جەمالدین ئەسەدابادی ئەگەر ئەشتباه نەکەم لە 9 یا لە 17 لۆژە فەراماسۆنریە عوزڤە. ئای سەید جەمالدین ئەسەدابادی هەرەوەسە کە محەممەد بەناو ئەمانە شاگردەکانینی کە ئیخوان المسلمینیان لەسەر دروستەکرێت. فرقەیەکی دووەم کە تێتە سەرزەمینە ئێمە اتفاقێکە کە لە باڵە شیعە ئەکەفێ و شیعە سازی ئەکرێ. شیعە سازی بە کامە تەریقە و دەستپێیەکە، شیعە سازی لە ئەو حەقیقەتە کە بەحسم کرد انحرافی ئەدەن و خانش مەسیحی یەهودی تێئەخەن کە حلولیەتی واتیە، حلولیەتە خوا لە وجودە ئینسانی واتیە و ئەگا بە شیعەگەریە کە جەعلە سەفەویە و ئەمانەی ئەکەنە پشتەوە گەشتی دروست گشتی درۆ و جەعلیاتێکە ئەمانە خۆت ئەزانی کە ئێشێ مسەلایان بێ و حوسەینیەیان بێگە شیعەیان دروست کردە. حوسەینیە ئەو جێگەسە ئەمانە ئەتوانن جمێن بن و خولەفای ڕاشدین و ئایشە ئوم المؤمنین وەلی لە مزگەوتە ئەو کارە ناتوانن بکەن. تۆ حکوومەتە شیعە دانێ ئێشێ مسەلات بێ، یەک مسەلا لە ئێران مەوجود نییە بگاتە دۆرانە سەفەویە، مەوجود نییە.
خب وحسينية موجودة بگذاریم لەسەر ئەمە تێمە سەر داستانەکە جمهوریەکی ئیسلامیت بۆ دروست ئەکەن کە نوێنەرە دەوڵەتە ئێران دەوڵەتە جوولەکەی ئانووسیە تەوەجۆکەی هەر ئەمە لە سەرزەمینە ئێمە فرەقە ئیسلامی دروستەکە و حیزب سیاسی ئیسلامی دروستەکە هەر ئەوانەی کە قینیان تێ لە ئایەتوڵا خومینی چوونە ژێرە نفوزە ڕافزی ئەسلحە و ساپۆرتیان گرت و گەرەکیان چی بکەن گەرەکیان بوو وەلیە ئەمر مسلمین فتح ئیسلامی بکەن گەرەکیان بوو لە ژێرە خەلیفەیەکی شیعە چی بکەن یا خەلیفەیەکی شیعە بەوان ئیجازەی هەدا ئەمان قدرت بگرن ئێستا من تێمە سەر ئەمە دوای جریانە هەڵەبجە جنابەت یەک هەڵوێستی دی لە جریانێکی ئیسلامی کەسایەتێکی ئیسلامی کە بەرعەلەیە ئەم جنایەتە بوێسێت ئەمە سوالە خەیلی مهمە کە مامۆستا ئێمە ئێشێ بفەهمین بۆچی لەم بەشا کار ناکە بۆچی ئاغایان لەسەرە مانۆڤرە مەسەڵەن هەڵپەڕکەیە گۆرانی بێژە ماریا حەورامی وجودیان هەست لەسەرە مەسئلەیە هۆمۆسێکشواڵەتی وجودیان هەست لەسەر جنایەتە هەڵەبجە وجودیان نییە کتوبیان نییە بنووسن یەک لەسەر یەک مەقالە بنووسن و ڕسالە بنووسن و بێدنی و بیوان بۆ نیسیان کردویان نەما مۆسا بە نەزەر جناب دەست خۆش بێ من ئەمەوێ دوو بابەت ئیشارە پێ بکەم کە بابەتێکیان بەشداریکردنی بزوتنەوەی ئیسلامی بە وەکو جەنابەت فەرموود با بگەڕێنەوە سەر ئەسڵی مەوزوعەکەی خۆمان کە بریتە لە باسی هەڵەبجە و دادگایی هەڵەبجە تەبیعەتەن ببەخشن مامۆسا من هەدەفم لەم تۆزیحاتە ئەوەسە کە بیسەر و بینەر بزانێ دەنا ئەم شتانە لای خۆتان معلومە ئەوەی کە نازانێ بزانێ ئێمە هەدەفمان نەم سوالە چییە گەرەکی بەرەو کوێ ببڵات بەڵکام لە دروست ئێمە لە ئەرتجاع هەڵەبجە قساکەین واضح ئێمە دوو جەرەیانمان هەیە لە با بڵێن بیدایەتی ئیسلام سەرەتای ئیسلامەوە و جەرەیانێکیش کە ئێستا عالەمی ئیسلامی و تەیاراتی ئیسلامی و حرەکاتی ئیسلامی تایدا کارەکەن ئێمە جەرەیانێکمان هەیە جەرەیانی ئیمامی عەلی و مەعاویە و زەید و یەزید و ئەمانە کە لە ڕاستیدا وەکو جەنابیشت فەرمووت و کاک ناسری سوبحانیش ڕەحمەت بێ ئەفەرمێ ئەگەر کەسێک گومانی وا بێ ئەم کێشەیە کێشەیەک بووە لە بینی لە نێوان دوو کۆمەڵە سەحابە و خەڵکانێکی تر دەستیان نەبووە ئەمە ئیشتیبایە ئەو ئەفەرمێ ئەو جەرەیانەی کە ڕووی داوە لە سەرەتای ئیسلام و لە بینی مەعاویە و یەزید و ئیمامی عەلی و حوسەین ئەڵێ بە سێ ئیتیجاه یا چوار ئیتیجاه تیایدا شەریکن بۆیە جەرەیانێکی وا دروستە بێ کە سەحابەی گەورەی عەشەرەی مبەشەرە تیایدا حەیران ئەبێ و ڕاپێجەکرێ بۆ ئەو مەوزوعە کە ئەویش یەکەمیان دەستی یەهودە دووهەم مشریکینە سێهەم ئەو ئیسلامە وەکو بە تعبیرەکەی جەنابەت ئەو ئیسلامە نامحەممەدیەی کە لە ئیسلام تێنەگەیشتەوە حاڵی نەبووە ئەم سێ تەوەرە ئەم سێ تەئسیراتە تەئسیریان کردووەتە سەر ئەوەی کە جەریانێک دروست ببێ کە سەحابەی کیرام نەتوانن بیرێکی دروست بکەنەوە هەر هەموویان لول بدا بۆ ناو ئەو گێژەڵوکەی شەڕ و ئاژاوەی کە لەو سەردەما هەبووە سەحابەی گەورە کە صاحبی مجتهدە کە ئیجتیهادە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مژدەی بەهشتی پێداوە ئەکەوێتە ئەو جەرەیانەوە و تووشی ئەو جەرەیانە ئەبێ ئەمڕۆیش بە تەئکید و بە دڵنیاییەوە جەنابیشت ئاگاداری ئەمڕۆژ ئەم جەرەیانەی کە دروست بووە لەم جیهانە وای کردووە کە جۆرێک لە جۆرەکان ئیسلامیەکان بە هەموو ئیتیجاهێکەوە نەتوانن بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی حرەکەتی محەممەدی حرەکەت بکەن بۆیە ئیتر ئەوە فرق دروستە بێ ئەوە کۆمە جەماعات دروستە بێ حرەکاتی ئیسلامی دروستە بێ لێرە حرەکەتێک دروستە بێ و بە نیەتی ئەوەی کە بتوانێت ئەم جارە ڕوحێکی تازە و حرەکەتێکی تازە بە کۆمەلگا بکاتەوە بەڵام لەو لاوە جەریانەکە و ساحە سیاسیەکە و
سەحنە سیاسیەکە وای لێەکە دوایی ناگاتە نەتیجە. بەم شێوەیە حرەکاتی ئیسلامی لەم فەوزایەدان لەم فەوزا گەورەی کە ئەمڕۆ لە ڕووی فکرەوە لە ڕووی دنیابینیەوە و لە ڕووی اقتصادەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم حرەکەتانە کەوتونەتە ژێرفشار و ژێرمەنگەنە و لە کاتێکیشدا ئیتر بەردەوام پەردبوون و جیاوازبوون و پارچە پارچەبوون دروستە بێ لە ناویاندا. ئەگەڕێمەوە سەر ئەو کەلیمەی ئەخیرت کە حرەکەتی ئیسلامی و بەشداریکردن لە هەڵەبجە. من وەکو ئەرزم کردی من کەسێکم بە ئینسافەوە قسە ئەەکەم وەحیادم نییە بۆ لای هیچ کەسێک مەسەلەن هەر کەسێ شتێکی چاکە بکە پێڵێم چاکە باشە و هەر کەسێکیش شتێکی خراپکە ئەڵێم خراپە. قورئان جواتەوجیهی ئێمەکە ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. ناکۆکیتان لەگەڵ کەسێکدا واتان لێ نەکا کە عادل نەبن یا خۆشەویستی و مەیلتان بۆ کەسێک واتان لێ نەکا کە حەقتان لێ بچێتەوە حەق پێشێل بکەن. حرەکەتی ئیسلامی لە سەرەتاوە وەکو ئەرزم کردی مەوزوعی هەڵەبجە وەکو جەنابیشتان ئاگادارن حەلەبەیەکی دروست کرد حرەکەتێکی دروست کرد جۆرێ لە جنبوشێکی کۆمەڵایەتی و تێکچوونی کۆمەڵایەتی و معادلەکانی وا دروست کرد کە هیچ حیزبێکی کوردی و هیچ کەسێکی هەڵەبجەیی هەتا با بڵێم کوردیش نەی ئەزانی نەی ئەتوانی دروست بیر بکاتەوە نەی ئەتوانی مووقفێکی دروستی هەبێ دروست بیر بکاتەوە. خۆ لەوە چێ ئێمە ئەڵێن یەکێتی نیشتیمانی کۆمەڵە دیموکرات پارتی دیموکراتی کوردستان حسک زوتنەوەی ئیسلامی ئەمانە هەمویان تێوەگلاون لە قەزیەی هەڵەبجە. خۆ ئەو حیزبانە من قەناعەتم وایە ئەگەر تێوەش گلابن بە شێوەیەکی جۆرێک بووە کە بەخۆیان نەزانیوە و نەیان زانیوە چۆن با ئەم فکرەکە تەواوکەم مەجالە دەم بە جەناب نەیان توانیوە خۆیان دەرباز بکەن لەو با بڵێن چوارچێوەیە. من وەکو ئەرزم کردی من نەبزوتنەوەی ئیسلامیم و نەمایلیش بووم ڕۆژە لە ڕۆژان بۆ بزوتنەوەی ئیسلامی بەڵام ئەمە حقیقەتێکی تاریخی ئەبێ بیڵێین. بزوتنەوەی ئیسلامی هەر لە دروست بوونیەوە وەک ئەرزم کردی ئەو جنجاڵیە زۆر ناهەموارە بوو کە بەسەر کورد و بەسەر منطقەی هەڵەبجەوانە هات بوو پێش کیمیاوی هەڵەبجە. دوجاریش بۆ مەسەلەی هەڵەبجە بۆ تاریخ من ئەوە ئەڵێم ئاگادارم مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ بە کتابێکی ڕەسمی بە نامەیەکی ڕەسمی نامەیەکی نووسیوە بۆ مامۆستا عەلی عەبدولعەزیز کە ئەو کاتە مامۆستا عەلی عەبدولعەزیز سەرۆکی با بڵێن مەکتەبی عەسکەری مەسئولی مەکتەبی عەسکەری بزوتنەوەی ئیسلامی بوو. نامەی بۆ نووسیوە بەڕێز مامۆستا عەلی من داوات لێ دەکەم بە هیچ شێوەیەک بەشداری نەکەن لە شەڕی هەڵەبجە و چوونە سەر هەڵەبجە لەبەرەوەی ئێمە ئەزانین حکوومەتی بەعز حکوومەتێکی زاڵمە هەر کاتە زانی پاسداری ئێران چووەتە ناو هەڵەبجەوە هەڵەبجە بە خەسار ئەبا و دوور نییە کیمیاوی لێ بدە و دوور نییە بە تۆپ و تەیارە ئەو خەڵکە بێدیفاعە نەکوژێ. ڕاستە بۆ زوتنەوەی ئیسلامی وەکو مەبدە لەگەڵ هەڵەبجە نەبووە لەگەڵ هاتنناو هەڵەبجە نەبووە حتا دوای 2 ڕۆژ پێشمەرگەکانی بزوتنەوە هاتنە ناو شارەوە وەکو ئەرزم کردی جەریانەکە وای لێ هات کە ئەوە پاسدار لە شوێن لەلایەکەوە هاتووە ئەوە بەدر لەلایەکترەوە هاتووە ئەوە پارتی لەلایەکترەوە هاتووە یەکێتی هاتووە پاسداری ئێرانی هاتووە حسک و زەحمەتکێش و کێو ئەوانە هەمووی هاتوونەتە مامۆستا مەجالێکم پێدەی ببەخشە مەجالێکم پێدەی لەبەرەوەی هاتینە سەر مەوزوعە. مامۆستا
جنابت ئەزانی لە قورآانە فقط یەک سوورە هەست کە بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ ناکە. ئەو سوورە کامە سوورەس؟ سورەتی بەرائەیە، تەوبەیە، سوورەی تۆبەیە. ڕەحمەت لێ. بەڵێ. مامۆستا ئێمە ئەگەر مثالێکی تر بدەین، جەنابە بە پێش چاوە خۆت شیعەیان مانگە محەڕەم لە تاسوعا و عاشورا و لە ئەربعینە لە خۆیان ئەدەن، کار ئەکێشێتە قەمە لە خۆدان. بۆ ئەم کارە ئەەکەن بۆ خاتری ئەوەی کە ئەمانە معتەقدن بە نامەی شیعەیان و ئەهلە کوفە حوسەین بن عەلی تەشویق کریا بێت بۆ حکوومەتە کوفە و مەردەمە کوفە پشتە عەلیان حوسەین بن عەلیان خاڵی کرد. یەکێک لە شعارهایەک کە ئەیاندا بۆ خومینی ئەیانوت ما ئەهلە کوفە نیستیم، عەلی تەنها بمانێت. تەوەجۆ بکە ئیستا شیعە بۆ ئەدا لە خۆی مەردەمە مەسیحی بۆ لە مەرگە مەسیحا ئەدەن لە خۆیان و شیعە کۆپیەکە، ئەو وەختە مەسیحیان کێشا سەردار حەواریون دەرچوو بە نەقڵ خۆیان ها، کارم بەوە نییە کە لە ئیسلام و معتەقد بەوە نییە و ئێژێ مەسیح فڕی بۆ ئاسمان. بەڵێ. خب ئێمە ئایەکمان لە قورآانە هەست کە بێ بسم الله، ئەسوورەیەکمان لە قورآانە هەست کە بێ بسم الله الرحمن الرحیم دەست پێکە. لە کەناریە ئێمە شیعەیە خەریکین تەماشاکەین بۆ خاتری ئەوەی لە مەقتەعێکی تاریخیە کارێکە مەشیابیان کردایە نیان کردگە و ئیستە نەسڵەن دەرنەسڵ حتا ئینقلابە مەهدی تا ئەوەی کە ساحبە دەم بێتەوە و ئەم خوێنە یەکسەرە پاک کاتۆ، ئەمانە لە خۆیان ئەدەن و پەشیماناوایی ئەکێشن. سوالە نەزانی کێ مامۆستا هەر بەڵێ دینیە جنابە ئەفەرمووی ئەمانە تێکەوتن. تەوەجۆ بکە خۆ من نەمدی ئەمانە بڕۆن تەوبەکەن بڕۆن لە مزگەوتەکان دانیشن تەوبەکەن، بڕۆن شکایەتکەن، بەڵکو مامۆسا ببەخشن لەم کەلاماتانەیەش ئێستفادەکەم کەلاماتەکان عەرەبی زۆر ئازاد بە زۆر ئازاد بە. وەلێ مامۆستا وەقیحانەتە کە جنایەتە هاوبەشن ووانە ناوە دەسەڵاتە، ئەمە وەقاحەتە. تەوەجۆکەی ئێمە نمونەمان لە ئیسلامە هەست کابرا تەوبە ئەکا و سوورەی قورئان بێ بسم الله الرحمن الرحیم دەست پێکە. ئێمە نمونەمان لە مەسیحیەت و لە شیعە هەست تا ئەم دقیقە لە خۆیان ئەدەن و ئیشە لە خۆیان بن. فاجعەیە حەڵەبجە و جینۆسایدە حەڵەبجە بە ئەبعادە وەسیعی وەکە ئێمە خەریکین بەڕەسی ئەەکەین و ئەم کاولستانەی لەسەر زەمینە کوردەوارا دروست کردگە، یەک نەفەر لە ژێرە ناوە دینە محەممەد تەوبەی نەکرد، تەوبە نامەینەوەت، لە مزگەوت بەست نەنیشت، ئەوەنە نەگریا تا لە هێز بچێوە داوای مەغفرەت لە خوا بکە، بەڵکو گەردەن کەشتر بوون، بەڵکو دەنگ دلێرتر بوون، بەڵکو بەچێو کەوتنە گیانە مەردم کە بیشارنەوە. مامۆستا ئەوەی خەبەری بوێت و خەبەر نەدا جنایەتکارە. مامۆستا ئەوانە گشتیان قیناعیان پێوگە شەرقەیان پێوگە ئاگادار بووگن، حتا ئەگەر احتماڵیان بدایەوە ئاگادار نەبووایەنە بە شای خەڵکە هەڵەبجیان تەخلیە کردایە. فەرموون مامۆستا من لەوە لەگەڵتام جەریمە هەر جەریمەیە، مشارەکەی جەریمە هەر کەسێ بیکە، ئیسلامیەک بیکە، علمانیەک بیکە، کوردێک بیکە، فارسێ، جەریمە هەر جەریمەیە. وەکو جەنابیشتان فەرمووتان، ئێمە ئەگەر بینە سەر بابی ئەوەی کە بۆچی ئەمانە دادگایی نەکران یان دادگایی ناکرێن، بێگومان غیابی دەستورێک کە دەستورێکی عادلانە بێ و یەکسان بێ و هەموو مجرمێک و هەموو فاسدێک بە تعبیرە قورئانیەکە بێنێتە پای مەحاکەمە و محکەمەکردن و ئەی بۆچی خوای گەورە وەختێک کە باسی محکەمەی قیامە دەکا فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. خوای گەورە ئەمە ئەگەر سەحابیەک بێ و ئەگەر کەسێکی لادینیش بێ و ئەگەر کەسێکی کاڵدینیش بێ، ئەگەر مسقالە زەڕەیە چاکەی کردبێ ئەبێ حسابی بۆ بکرێ، مسقالە زەڕەیە خراپێشی کردبێ ئەبێ حسابی بۆ بکرێ.
لەو جەرەیانە ئیمامی عومەر ڕەحمەت و ڕەزای خوای لێبێ لە یەمەن پیرەژنێ ئەکوژرێ لە سەنعا دوایی ئەڵێن ئەم پیرەژنەکە کوژراوە 6 کەس مشارک بوون لە کوشتنەکەی 6 کەس لەوە چێتیایە بێ حافظ قورئان بێ حاڵی ئەرزەبی لەوە چێتیان بێ شەو نوێژ خوێن بێ بەڵام 6 کەس بە تەکبیری 6 کەس ئیتر خۆ مەرج نییە هەر شەشیەشیان چوو بن بە یەک جار شمشێرێکیان دابێت لە ژنەکە و کوشت بێتیان یەکێکیان شمشێرەکەی بۆ کڕیوە ئەوی تر تەجەسوسی بۆ کردووە ئەوی تر ڕێگەکەی پیشان داوە ئەوی تریان ماڵەکەی بردووە 6 کەس بەشدارن لە کوشتنی ئەم ئافرەتە خەبەرەکەی هێنن بۆ ئیمامی عومەر ئەفەرمێ هەر شەشیان بکوژنەوە لە جیاتی ئەو پیرەژنە ڕێناخرەوە یەک کەس کوژراوە ئەڵێ سوێن بەخوا ئەگەر هەمووی ئەهلی سەنعا بەشداریان بکردایە لە کوشتنی ئەو پیرەژنە هەر هەموویم ئەکوشتنەوە لە بری ئەو پیرەژنە لەبەرەوە لێرە ڕۆحی ئینسان مقدسە ولكم في القصاص حياة يا أولي الألباب تۆڵە سندنەوە قیساس ژیانی تیا دروستە بێ بێگومان وەکو جەناب دەفەرمووی ئەگەر کەسانێک لەسەر جەریمەی هەڵەبجە وەختی خۆی قیساس بکرانایە و بکێشرانایە پای مەحکەمە هەروەکو چۆن سەدام کێشرایە پای مەحکەمەوتن ئێمە نازانی چۆن مەحکەمە کراوە بەڵام ئەگەر ئەوانەی تریش هەر هەمویان تاک بە تاکیان بکێشرانێتە ناو مەحکەمەی گەل و خەڵکو ئەوانە مەحکەمەیەکی عەدالەت بەڕاستی ئێستا جەریمەی تر دروست نەبوو کوشتنی تر دروست نەبوو جینۆسایدی تری کورد دروست نەبوو وەکو عەرزم کردی کە ئێمە هەموو جار هەر باسەکەن باسی کوشتنی هەڵەبجە نییە باسی کوشتنی ئیرادەی ئینسانە کوشتنی ئیرادەی کوردە کوشتنی ئەخلاقی کوردە کوشتنی چوزانم فکر و بۆچوون و تەسەوری کوردە کوشتنی پێشکەوتن و تەکنۆلۆژیای کوردە جا لەبەر ئەوانەی کە جینایەتکارن هەر هەمویان بێگومان ئەبێ دادگایی بکرێن و ئەگەر لەم دنیایشدا دادگایی نەکرێن و ئەگەر لەم دنیایشدا حەقی خۆیان وەرنەگرن ئێمە وەکو کەسێکی موسڵمان ئیمانمان وایە قەنەعەتمان وایە ئەبێ لە قیامەتیشدا ئەو دادگایە هەر بچنەوە بەردەم دادگای عەدلی خوای گەورە و یەک ملاحەزەی تریش کە تۆ جەنابەت پرسیارت کرد ئایا کەسانێک هەبوون وەکو موسڵمان و وەکو ئەوەی کە لەسەر کورد و لەسەر کە هەڵەبجە شتیان نووسیبێ بێگومان ئەو کاتە ئەگەر وەکو جەنابەت لە جارەکانی پێشووتردا باست کرد کە تەحتیمێکی ئیعلامی بەڕاستی لەسەر ئەو هەموو کارەساتی ئەنفال و کارەساتی وێرانکردنی کوردستان و سووتاندنی لادیەکان و داگیرکردن و وێرانکردنی ئەو 4000 لادێ لە کوردستان و ڕاگوێزیانیان بۆ مجەمعەکان و ئوردوگاکان ئەوانە هەمووی تەحتیمێکی ئیعلامی لەسەر بوو عەلەمی ئیسلامی و موسڵمانان وەکو عام نەیان ئەبیست ئیلا فاجعەی هەڵەبجە نەبێ وەکو ئەرزیشم کردی لە دوای خلافەی ڕاشیدینەوە ئێمە کەسێکمان نییە دەوڵەتێکمان نییە کە پێ بوتێ دەوڵەتێکی ئیسلامی تا جەنابەت بفەرمووی ئەرێ فڵان دەوڵەتی ئیسلامی بۆ مەوقیفێکی نەبوو ئەرێ فڵان دەوڵەتی ئیسلامی بۆ فتوایەکی نەبوو لەسەر ئاستی ئەشخاص فتوا هەبووە بۆ نمونە مامۆستا دکتۆر یوسف القەرزاوی ئەوە فتوایەکی هەیە لەسەر تەحریم و تەجریمکردنی زوڵمی کوردستان و زوڵمی کوردەکان و دکتۆر عەلی قەرەداغی کۆمەڵێ فەتاوا و کۆمەڵێ نەدەواتی هەیە کە تەجریمی ئەو حاڵەتەی کردووە و مەجموعی فقهی ئیسلامی و کۆمەڵێک لەو شەخصیات و کەسایەتیانە بە ئەندازەی ناڵێم وەکو حاڵەتێکی پێویست وەکو حاڵەتێکی پێویست و وەکو حاڵەتێک کە ئەیانتوانی زیاتر بکەن ئەیانتوانی ئیشی گەورەتر بکەن بەڵام لە چوارچێوەیەکی زۆر بچووکە ئەو مەواقفانیان هەبووە کە هەرچەند مەواقفەکانیش
زۆر تەسیریان نەبووە، بەڵام هەر بۆ مێژوو وەکو عەرزم کردی ئەبێ ئێمە هەموو ئەبعادەکان بنووسین و دوجار ئەخیری قسەکەم بەوە ئەهێنم کە ئێمە هەموو جار کە وەختێ باسی هەڵەبجە بکەین ئەبێ ئێمە باسی بەدیلێکیش بکەین، بەدیلێک بکەین بۆ بیرکردنەوە و هۆشمەندکردنەوەی تاکی کوردی و تێڕوانینی بۆ ئەم قەزیانە، نە هەر قەزیە هەڵەبجە. ئێمە چۆن تاکی کوردی تێبگەێنین، چۆن بڕوانێتە ئەنفال، چۆن بڕوانێتە هەڵەبجە، چۆن بڕوانێتە ئەو هەموو گەندەڵی کە ئەمڕۆ هەیە، چۆن بڕوانێتە حیزبایەتی و سیستمی حیزبایەتی لە وڵاتەی ئێمە، چۆن بڕوانێتە شوناسی نەتەوەیی. شوناسی نەتەوەیی لای تاکی کورد چییە ئێستا؟ عرض دەکەم مامۆستایستان نۆگەی ئەگەر اجازە بفەرمون و ئێوە دەنگتان قەت نەبووێت من عرایزێ بکەمە خدمەتتان. لە خزمەتتان. مامۆستا من لە دیبەیتێکا بەحسە ئاڵایێ حەلیمم کرد. وتم ئاڵایەک کە حماسەوە داستانی بە پشتەوە نەبێ هیچ معنایەکی نییە، پەڕۆیەکی ڕەنکریاگە و بە دەردە شیشە پاکردن نەخوا، بە دەردە هیچێتر ناخوا. و من لەم ئاڵا هیچێکم چاو پێ نەکەوت و ئەمما مامۆستا باشتێ ئەسکەمە خدمەتە جەنابە. من لە خۆی وە چوون کەسێ مامۆستای ئاینیە پێ نایژم مامۆستا. جەنابەت ئەو مامۆستایەتیەت کەسب کردووە بۆیە پێژم مامۆستا، یعنی شایستەیە ئەو لەقەبەهەی. من عنوان و تایتڵم بەراوە مهم نییە مەگەر ئەوەی کە کابرا ئەوە بوێت. من کەسێک کەس خەڵکی هەڵەبجەز و ئێوەیشی بیناسن کاک ئەحمەد حەمەی ناوە. 3 ساڵە پێش بابزانی من تەحسیلاتە دانشگاهیم نییە و شەهادەی دکتوری و ئەوانەم وەرنەگرتەکە. 3 ساڵە پێش دیبەیتێکی لە من شێر کردبوو نووسابووی فیلسوفە کورد پەیمانە حەیدەری. من زۆر مفتەخەر بووم بەو لەقەبەی لە کاک ئەحمەد حەمە وەرم گرتووە. تەوەجۆ بکە من بۆ ئەم قسە ئەەکەم. من نە فیلسوفم، نە دانام، نەزانام، نە هیچ. من ئینسانێکی معمولیە کوردیم و ئینسانێکی دەرددارم و لە ژەڕەنجەکانە خۆم و هاتمە دەرەوە بە خۆم ئێژم مبارز. و ئەمما بابێ مەسەرا ئەو قسانەی کە جەنابەت کردو. بزان مامۆستا لەگرا یەک چت مشەخص بوو با من عەرز کەمە خزمەتت گەرەکمە بکوێیە داستان بگەین. گەلە کۆمەیەک لە ئێمەی کورد کریاگە لە هەموو قیەمێک بەمان خەن و بەمان سڕنەوە. جا من ئێستا با هێنێ مەسادیق بۆ ئێوە بێرمەوە حیرەت ئەکەم جەنابتان. بزانە یا ئەمانە هەروە هەڵکەوت واسە، هەروە لە خۆی واسە، یا ئەمانە بەداخەرە یەکی خەریکە هدایەتیانەکە. با مثالێک بێرمەوە. کتێبێک کەس بە ناوی المقدمە، المقدمەی ابن خەلدون حتما جەنابەت خوێندەکتەسەوە حتما. لا المقدمة ابن خلدون هر أوسك بو أولين بار شيء تاريخي بعلم التاريخ دسبو بردويت، يعني وصف شاهان وماهان وكدو أمانيان ناكا بلكو تيد برسي أكاتو إيجي هر تمدنيك سرطايكي هس، فراز وأوجيكي هس، وحزيزيكي هس، وسقوطيكي هس. إيشان معتقدك قرن هشتم إسلامي آغاز حزيز إسلامه لقرن ششم دسبيكا فساد جامعة إسلامية قدي ومقولة عصبية إيشان بكاري أوا تاقرا موافق انت كيف تريا. من سؤالك جالب من الجنابة هسك فكري بيبكيتو تابقين بم سؤاليك جنابة كردت. أم دين محمد عربة بشمشير عرب بدنيا إشي بروا ناگەهان لە قەرنە هەشتم و نۆهەم و ئەم عەرەبە گشتی کۆچەکاتە و بوو بیابان و بۆ حشترداری دوو قەوم سەردەرتێری، یەکی تورک یەکی فارس. تاریخ ئێژی ئەم تاریخی کە نووسیاگە و ناگەهان تەمامە میراسە محەممەد و عەرەبە کەوێتە دەستە دوو نەفەر، خەلیفەی تورک وسني مولى وخليفة شيعة وإيراني وفارس.
وعرب كلن نامێنی لە ظرف 500 ساڵە گوزەشتەوە ئەمەی کە پێی ئێژن مێژوو تاریخ بۆ جەنابەت جالبە ئاغای عوسمان بابا تەوەجۆ بکە لە لەقەبە بابا عوسمان بابا مؤسسە عوسمانیە لەشکرە خلافەتە ئیشان یێنیچێریە بەکتاشیەس پەیڕەوانە حاجی وەلی بەکتاش عەلەویانە تورکیە یعنی مەکتەبێک و مەکاتبێک لەو تەریقەتانەی شیعی و غولات بازی علی بازی خەلیفەی موسلمینە تورک بازووی خلافەتی یەنیچێریەکان لە کنارە ئەمە شا عەباس سەفەوی دروست ئەکەن شا ئیسماعیل سەفەوی دروست ئەکەن لەم تاریخە ئیسم گەرەکمە بەکوێ بگەم جەنابەت سوعالی قەشەنگێکت کرد و ئەم سوعالمە بیستگە بارها دەرمورد ئیسلام کردیانە ژن ئیسلام بە دەردی عەرەبی خوارد بە دەردی تورکی خوارد بە دەردی فارسی خوارد ئیسلام ئەسڵان بە دەردی عەرەبی نەخواردگە هیچ وەخت بێژگە لە تەنەفر هەچێکی بۆ نەهاوردگە ئومەتە واحدەی عەرەبیشی دروست نەکردگە 22 کۆرپۆریشنە فاسدی دروست کردگە یەک لە یەک فاسدتر کە بە هیچ شێوەیەک ئیجازە نادات ئومەیە واحدەی عەرەبی دروست بێت و هیچ وەخت ناوێت ئەمە فەرامۆشکە بابێ مەسەرت دەرت دوو کۆڵە یەک لەحظە یەک هێنا ئەمە بەستەکەم ئەوە بوو کە عەرەب ئیسلامی بەکارهێنا بۆ لێدانی کورد بە ناوی ئەنفالەوە بە ناوی ئەنفالەوە کە ئەنفال ئاەتێکە لە بە ناوی شەڕی قادیسیەوە بە ناوی ساروخی حوسەینەوە بە ناوی چوزانم ئەم ناوانە ینی سەدام حوسەین مەکتەبەکان و خەسەخانەکانی ناو ئەنا خەسەخانەی سەورە و خەسەخانەی سەدام و خەسخانەی ئەوە بەڵام ساروخەکان و ئەنفالەکان و لادێسووتانەکان و ئەنفالکردنەکەی ناو ئەنا ئەنفال و ناوی ئەنا قادسیە و ناوی ئەنا خالید و ناوی ئەنا ئەم تعبیرانە مەبەستەکەم ئەوە بوو کە عەرەبیش ئیسلامی بەکارهێنا بۆ لێدانی کورد و زەلیلکردنی کورد بەڵێ نەبۆ خۆیان ئەستانەکەم بەڵێ سوال گەورە ئەمەسە کە ئوسوولەن ئەم ئیسلامە چۆن ئەکەوێتە دەسە فارس و ئەکەوێتە دەسە تورک بۆ ئەکەوێ یەکێک ئەوێتە نوێنەر و قوتبە شیعە یەکێ ئەوێتە نوێنەر و قوتبە سونی بازی کێ ئۆردوغان ئەواتە ناوە سونی بازی کێ تێرێتێ سەری دەسەڵات خۆ ببینە سەر کام لە وازە هەر ئێستا کێ نوێنەرایەتی جیهانە ئیسلامەکە دوو سەنگ دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی ئۆکێ بابێن ئەگرا و ئێمە مشەخەسی بکەین ئومەتە کوردی ئیسلامی قبول کرد چون دخالت لە دوو شتی نەکرد یەکێ لە مەناسکی یەکێ لە قەوانینی بۆ چون تۆ بە مەناسک و قەوانین ئینقیاد دروستەکەی محەممەدی بوون بۆ کورد فرشتە قەشەنگێکە بۆ منیش خەیشتە قەشەنگێکە مەردانەگی واتیا خوی واتیا گەورەی واتیا ئەخلاقی واتیا لە بەرامبەر زوڵماوێسیانی واتیا فەساداوێسیانی واتیا کورد حەز بەمەکە وەلێ کە تێتە سەر شەریعەت ئەم شەریعەتەکەوێت دەسکی دەسەر فارس یە فارسێکە لە هندوستان و کۆچەدرێ یەهودین و ئەون و ئانووسی ئەکەوێتە دەسەکێ ئەکەوێتە دەسی یەهودیانە خەزەری قەبیلەیە سیانزەی یەهودیەت تورکن ئەمانەکە ئیسان داستان بە ئینقیاد کێشانە ئومەت و کوردیە منقادکردنیانە لە ژێر سوڵتەیەکە و دین تێتە کۆمەکی دین تێتە کۆمەکی ئەوەی ئێمە لە کارنامەی 200 ساڵەی دینە ئیسلامە ئەیوێنین فقط ئینقیاد دروست ئەکا دین ئیسلام کە ێژم ئەلاهیات منزورمەها دەستگاه ئەلاهیاتی منزورمەها منزورم شخصە پێغەمبەرە ئیسلامیە منزورم مەتنی کە مصحفە نییە من گەرەکمە کلماتێ بەکار بووم کە بە قەوڵە جەنابەت سەبکە کارە خۆم بێت سبکە کار خۆم بێت جەنابەت ئازادی کە کلماتە تەخەسوسی خۆتان بەکار بووی میش کلماتە تەخەسوسی تەوەجۆ بکە مامۆستا ئەڵبەتە بە ڕێز و بە ئەحترام و ئەو مەتنەی کە بۆ مردمێک مقدسە بۆ منیش مقدسە وەختی بە مقدس بانگیەکان خۆ بێنە سەر ئەمە
بزانە ئەمەی کە تێت قرارە بە بازووی حکوومەتی خەڵک کورد منقاد عەبد کۆینەوە لە کوردیە دایماڵێت ئەمە تەمامە داستانە کەس جا من شەواهدە بۆ جێرمەوە من فکر ناکەم جەناب فکرکەی ناگەهان ئەمە اتفاقیە ناگەهان فارس شیعەز تورک سنیە هەردکیان ئیدعای ڕەهبەرایەتیان تێ ئەم دار و خلافەی تەهەرانی هەست ئەو دار و خلافەی ئەسەموڵی هەست جا مەسەری نکتەیەکی تر شێخ سەعید پیرانە علەوی بابێ مەسەلەنە شێخ عەبدوسەلام بارزانە نەقشبەندی جەلال لە تاڵەبانی کوڕە شێخ حەسامددینە قادریە تۆجه بکارەکەن ئیستا ئەو کوڕە خوشتیپەکە وا لە سلێمانیا وا سەر تەکانەدا کوڕە کێس کوڕە کەس نەزانە کێش کەس نەزانە خوا کەس نەزانە تۆجۆکەی نانا تەوەجۆ بفەرموو مامۆسا من بۆ خاتیەوەی کەسانێ وەکو جەنابەت کە ئیلتیجای مەسەبیان هەست دقت بکەن من خەریکم چێژم من ئەزانی بۆچی ینی لە خۆشییا پێەکەنم کە پیاوێکی وەکو جەناب ڕۆشنبیرێکی ئاوا ئەو شتانەی کە لە ناخی ئێمەدا هەیە و لە تاریخی ئێمەدا هەیە و ئێمە ناتوانین لەبەر حاڵەتی کۆمەڵایەتی و لەبەر حاڵەتی چوزانم جۆرێک لە تێگنەچوونی حاڵەتی کۆمەڵایەتی ئێمە کە ناتوانین عەرزیکەین جەنابەت کە عەرزیەکەی بەوە یعنی معجەبم کە ئێمە ئەگەر ئەو تاریخەی کە ئێمە ئەیزانین وەکو جەنابەت فەرمووت تاریخی نەقشبەندی و کە خۆم ولادەی منطقەی نەقشبەندیەکانم بەڵام ئەو تاریخەی کە ئێمە چۆن لەکوێوە هاتووە چۆن هاتووە کە ئەگەر ئێمە لێرە باسی بکەین لەوە چێ خەڵک بەربارانمان بکە بەڵام جەنابەت دەیڵێت ئەوانە ئەوەی کە ئێمە لە جەمسەرگیری خەلافەی تورکی و خەلافەی عوسمانی و خەلافەی سەفەوی باسیەکەی ئەگەر ئێمە هەرچەند وەکو لە ناوخۆ ئەوانە ئەتوانین باسی بکەین بەڵام لە سەحنەیەکی ئاوا لەسەر تەلەڤیزیۆنێک ئێمە باسی بکەین لەوە ئەچێ خەڵکانێک وا بە ئێمە تێبگەن کە دژی ئەم هەموو وڵاتەی خۆمان و نەتەوەی خۆمان و قێمی خۆمان و دینی خۆمان و کاکە ئەمە ئیسلامێکی تازە و عەجایبی هێناوە ئەمە ئیسلامێکە وەکوڵێ ئیسلامێکی جەدیدە ئەم ئیسلامە اتفاقەن ئەمە جەدیدە کە ئەمانە هاوردگیانە ئەم ئیسلامە جەدیدە بە ڕێگەی مکەبرەوە هات و بە ڕێگەی مزگەوت سازی و هات مردمە ئێمە لە چەکی ناکردە سەری لە چەکیان کردە سەری و ئەمە مەحسوڵە ئەمانە بوون کە چوون لە سوودان و چوون لە پاکستان و چوون لە حوزەی علمیەیە قۆم و ئەمانە هاتنەوە با بزانێ ئێمە یەک مەرجعی تەشەیوعی کوردی کرماشانی و ئیلامیمان نییە نەمان بووکە بە حەیاتی نەمان بووکە با بزانن ئەم ئیسلامە ئەمەی کە ئیمڕۆ تەعبیری ئەکرێوە لە جامعە خەریکە بازی ئەکا و دخاڵەت ئەکا لە حەچی ئومورە لە سەرزەمینە ئێمە مەوجود نەوکە و ئەمە بە مزگەوت سازی و بە مکەبرێ مزگەوت و بە قودرەتە حاکمیەت تێتە بەرەو ئێستا من ئەمانمە کە دادەمە یەکتریۆ گەرەکمە بە یەک نەتیجە بگەین ئێمە دیمان ئەمانەی کە تەحتە ناوی ئیسلام قساکەن تەوبەیان نەکرد ئەسڵی استغفاریان نەکرد لە دەرگای خوا پاڕێنەوە دیمان لە خۆیان نیشان نەدا ئێستا تۆ بێژە گوناحە ئەو کە لە خۆیان نەدا وەلی خۆیان توانی تەوبە بکەن نەیان کرد لەگەڵ یەک اتفاق کەوتکە بۆ ئەوەی کە التجای ئەوڵەن جەنابیشت ئەزانی منیش ئەزانم لەم جامعە خەریکین زیندگیەکەین قیەمی ئەخلاقی نەماگە یەکتاپەرستی زۆر کەم بێنە سەرە ئەمەی کە ئەم دینە ئیسلامە چۆن مەشایە لە دەسە ئینسانە کوردی بوایە ئەمە خێلی مهمە مامۆستا ئەو دینە مەشایە لە دەسە کەسێکی وەکو جەناب بوایە کوردیەتەکەی تیا دەرئەکەوت خووی محەممەدی حەسبەیە کرد تەوەجو ئەفەرمووی نەک شریعەتێکە لە ڕاستایە ئینقیاد و بیخونجن تەوەجۆ بکە چۆنە ئەم
چۆن ئەم شەریعەتە بۆ شەوە زەفاف و چۆنیەتیە سەکسکردن بەرنامەی هەست، ئەما لەسەر جنایەتی سیستەماتیک بەرنامەی نییە، لەسەر بە ئینقیاد کێشان و گۆڕینە قیەمە ئەخلاقی بەرنامەی نییە. چۆنە ئیمان ئەساسە کاری نییە، معنەویەت ئەساسە کاری نییە، بەڵکو شەواهد زاهری تەعەتر و نەمایشکردنێ کە نزوراتی بۆ تێرێت ئەساسە کاری تەوەجۆ فەرمووی. لذا ئەمە یەک مەسئلەی گەرەکە و ئەویش ئەوەسە فەرازە هەڵەبجە سەلمومەنێکی ئەدا کە ئێمە دەریخین کەسانێک مدعیە کەلامە محەممەدی حرەکەتیان کردایە و بیان کردایە. ئێمە ئێستا ئەوێنین لە کامە گەماڕۆین بۆیە مردمە ئێمە نافەحمێ جنایەت یعنی چی، چون لە تریبونە مزگەوتۆ تا لە باسە پێغەمبەر ئیسلام کە عیدەیەکەن و من خوشحاڵم جنابە کەوا پانتۆڵە گرگە سەبەر بەناوە لە باسە ڕۆحانیەت ئەیکەنە بەر و هیچ قەداسەتێکیان هیچ بۆ نەهێشکە بوو گەسۆ پێگەی ڕیا و تەزویر و ئەوەی کە جنابە ئەیزانی و با من لەگرا هەڵی نەدەم ئەو ڕەدا وایە پێ هاتگە و هیچ ئەساس نە ئیمان بوو نە ئەمەڵ بوو نەگەڕانەوەی معنەویەت بوو، بەڵکە لەسەر بە ئینقیاد کێشانە ئینسانە کوردی، میراتە تاریخیە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار دەست بە یەکەیان کردگە لە تریبونە مزگەوتۆ تا تریبونە دانشگا، تا تریبونە میدیاکان و تا تریبونە حکوومەت و ڕەوشەنفکران لە یەک ئیلتیجا خەریکن حرەکەتەکە. ئەم پاسیەدا ئەو پاسیەدا یەکتری تەکمیلەکەن. تۆ چیت گەرەکە لە لای ئێمە مەوجودە، بەڵام بەم سەمت و سوویە کە ئێمە ئێژنین، ئێمە لە داستانە هەڵەبجە بەمەگەین کە مەشیایە ئەم سنگ و مەلیشمانە لە دەست وایە تەوانە تەشخیصمان وایە. مامۆستا من بە خۆشحاڵی و تریبوونم ئەنێمە اختیارە مامۆستایە کە مامۆستایەتی لای من کەسب کردەوە لای ئومەتە کوردیش کەسبیەکات. قسەی حەقوتن شەهامەتی گەرەکە کە تۆ باوەڕت بێ بەو حەقەی ئێژیتی، حتا ئەگەر وەکو ئەم نمونەهای تاریخیە کارمانیە دروسە یا غەڵەتە، وەکو مەسیح لە سەری بدەن، وەکو ئەو کاورەی کە حەلاجی ناوە و پێستی بگرنەوە، وەلێ ئەمانە بووگن و ئەفسانە و دووکان کریاگەسۆ بۆیە کەسێکی وەکو جەنابە ئێشەی دڵتەنگ بێت. لەزا من لەم تریبونە ئەعلامی ئەەکەم ئەوەی تەکە جنایەتە هەم داستانە هەم کاسەس و بەزەک ئەکا خۆی لە پشتە هەنێ قەداسەت و هەنێ دەستەواژە خۆی ئەشارێتەوە، ئەمانە بە هەمان میزان مجرمن و لەم جنایەتە شەریک و سەهیمن و مەحکومن و ئێشێ ئەو حکومەی کە بەعدەن ئەدرێت دەرمەوردیان بدرێت و جاری و ساری بێت. ئاخرین کەلامێک کە من لە مامۆستا گەرەکمە بیزانم و مامۆستا لەگرا قسە بکات، محرەزبوونە جرم و جنایەتی بەسەر کەسێکا و جنایەتە سیستەماتیک، یعنی بیری لە کریاگەوە تۆ دەخاڵەتی تیاکەی. ئێستا ئەمە ناخوا من ترسیام وا من لە ئادۆڵف هایشمن وتی من ئینسانی قانونمەدارێ بووم فەرمانم برد، من ترسیام من جێگە نەو بڕۆم، من عەبدێکی ترسە زاوەرم، تۆ حتا لە پشتە ئەمانە تەوبە نەکرد، تەوبەیەکی ئاشکارا کە دنیا بینێنێت. لە نەزەرم مامۆستا ئەمە دیمفرۆشی قەتع بوو کات بەشێک لە قسەکانت قەتع بوون قوربان ببوورە. لە نەزەرم مامۆستا ئەمە دیمفرۆشی و کاسبیکردن بەناو خوداوەند و بەناوە دەستگاهە محەممەد و بەناوە ڕەنجەکانە پێغەمبەر ئیسلام نەبوو. حەقیان بوو وا بکەن و ئەگەر نەبوو سزای ئەمانە زیاترە چون لە پشتە مەتنێکی مقدەس و وێزیاگەن. هەروە کە ئەوانەی کە بوونە کەواسوور بەر لەشکەر تەحتە ناوە کورد بە ئیعتمادە کوردبوون و گرتیان جنایەتیان لە ئەمریکا لە دەوڵەتە ئێرانیە جوولەکە و نووسینگەی عێراقی فرەفرە قورسترە. و من گەرەکمە ئەم بەیاناتە ئاخر و فەرمایشاتە ئێوە ڕوو بە خەڵکە هەڵەبجە ببیسین، چون هەڵەبجە لاپەڕەی فرەی واتیە کە لانە دریاگەسەوە و بۆیە خەڵکی ئێمە بەنج کریاگەن و دانیشتگن.
بەڵێ فەرمون. بڵێ وەک جەنابتان فەرمووتان کە ئێمە بەداخەوە تا ئێستش نە وەکو مەرجەعێکی دینی و نەوەکو مەرجەعێکی نەتەوەیی مەرجەعێکمان نییە کە لە دەوری کۆبینەوە و دوجار بتوانین کێشەکانمان یەکلا بکەینەوە و حەق و باتڵەکان بناسێنین و فاسد و تاوانبار عقوبە بدەین و دەستخۆشیش لە کەسی باش و چاک و ئەوانە بکەین. ئەمە بە نەزەری من وەکو پێشتر ئیشارەم بۆ کرد بەداخەوە کە ئێمەی موسڵمان هەر وەکو چۆن لە ڕووی نەتەوەییەوە دابەش بووین بەسەر ئیتیجاهات و ئەحزاب و حەرەکاتی جیاجیاوە حتا موسڵمانەکانیش مولتەزیمەکانیش لە کوردستانە بە هەمان شێوە دابەش بوون بەسەر حەرەکاتە ئیسلامیەکانە ئەوەی کە سەلەفیەک ئەیکا ئەگەر حەق و باتڵ بێ گرۆەکەی خۆی دەستخۆشی لێکا و شتێکی باشە ئەوەی سۆفیەک ئەیکا مادام کە نەحلەکەی خۆی و جەماعەتەکەی خۆی و گروپەکەی خۆی پێی باشە و پێی چاکە ئیتر هەر ئەوە دینە و لە مقابل ئەوەدا هەر کەسێکی تر ضال لە و گومڕایە و کافرە و مشریکە و بێدینە. ئەوەی کە مووقیفی حیزبەکەیە مادام خۆی لە حیزبەکەدایە ئیتر مووقیفێکی دروستە و بەگوێکردنی عیبادەتە و تەنفیزکردنی وەکو بڵێن پشتگوێ خستنی کوفرە و بێدینیە و ئەوەیشی لە حیزبەکەی بەرامبەرە بە هەمان شێوە وەکو ئارزم کردیوە ئێمە چۆن لە ڕووی نەتەوەییەوە بەش بووین بەداخەوە لە ڕووی دینیشەوە ئێستا لەم مەرحەلا بەش بووین و ئەو هێز و پێزەمان نەماوە و حتا دژمنەکانیشمان لێمان ناترسن و دژمنەکانیشمان باش حاڵی ناو ماڵی ئیسلامیەکان ئەزانێ. بۆیە ئێمە پێویستمان بە تەجدیدێک هەیە لە هەموو ڕوانگەکانەوە، تەجدیدی دینی، تەجدیدی نەتەوەیی، تەجدیدی فکری، تەجدیدی علمی. وەکو معلومی جەنابتانە ئیسلام هاتووە دینێکە شتێکی تازەی نەهێناوە بە معنە فراوانەکە کە کۆمەڵگەیەک دروست بکە لەسەر شتێکی تازە، بەڵکو هاتووە لەگەڵ فیترەتی ئینسانە. ئیسلام وەختێکە هاتووە بۆ ناو هەر کۆمەڵگەیەک، بۆ ناو هەر کۆمەڵگەیەک، ئەوەی کە ئینحراف بوو بێ لای بردووە، ئەوەی کە خەتە بوو بێ تەصحیحی کردووە، ئەوەی کە قیەم بوو بێ ئیعترافی پێ کردووە، ئەوەی کە قیەم بوو بێ ئیعترافی پێ کردووە. وەختێکە وەکو جەنابت فەرمووت کە ئیسلام هاتووە کورد نە ئینحرافی عەقیدەتی هەبووە بۆ ئەوەی زەبر و زۆری لەگەڵ بەکار بێنێ بۆ گۆڕینی عەقیدە، کە ئەوانەیە کە ئاڵێن کورد وەختی خۆی زەردەشتی بووە ئاگرپەرست بووە و ئەمانە سەنەدێکی بەڕاستی ئاگرپەرستی و مەجووسیەت لە ناو کوردان نەبووە. بۆیە و هەندێ قیەم و ئەخلاقیش هەبووە ئیسلام هاتووە جەختی لەسەر کردووەتەوە، وەکو ڕاستگۆیی، وەکو سەخاوەت، وەکو مەردایەتی، وەکو ئازایەتی، وەکو ئەخلاق و قیەمی جوان.
و هەندێکیش عرف بووە ئیسلام هاتووە اعترافی بەو عرفە کردووە ئەو عرفەی تەثبیت کردووە هەروەکو جەنابت فەرموویت ئافرەتی کورد ڕۆژێ لە ڕۆژان بێسەرپۆش نەبووە بەڵام نیقابیشی نەکردووە بۆیە ئیسلام هاتووە فەرزی نیقاب و فەرزی سەرپۆشی نەکردووە بەسەر ئافرەتی کووردا فەرزی جلوبەرگی نەکردووە بەسەر ئافرەتی کووردا لەبەر ئەوەی جلوبەرگی ئافرەتی کورد هەر خۆی بۆ خۆی عرفێکی جوان و پڕ بە ئەخلاق و پڕ بە بەها بووە و عرفە کوردیەکانی هیچ کامی ڕەفز نەکردووە لەبەر ئەوەی هیچ عرفێکی کوردی لەگەڵ فیترەتی سەلیمی ئینسانە معارەزەی نەبووە بۆیە کە وەختی ئێمە ئەڵێن ئیسلام هاتووە ئیضافەیەکی بۆ سەر ئەو قیەم و بەهایانە کردووە ئەوانەیان کە تۆزێ ئینحرافی تابوو بێ ئیسلام تەصحیحی کردووە ئەوی تریشی هەمووی وەگەر خستووە ئەوی تریشی هەمووی تەشجیع کردووە ئەی کەسی کورد ئەی کەسی مسلمان تۆ ئەگەر ڕاستگۆ بی ئەوە خوای گەورە هەم لەم دنیادا تۆ خۆت ئیسفادەت لێ کردووە خۆت لەسەری ڕاماتوی قیامەتیش خوای گەورە ئەجر و پاداش دەداتەوە ئەگەر ئەی کورد تۆ لێرە ئازای شەجیعی بەرامبەر زوڵم و ستەم ئەوەستی ئەوە لە ئیسلامیشدا تەشجیع دەکا و لە قیامەتیشدا خوای گەورە پاداش دەداتەوە هەر بالموناسەبە وەختێکە کابانی کوردی ئەچێتە خزمەت پێغەمبەری خوا کابانی کوردی یەکێک بۆ لە سەحابەی کرام ئەچێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئاداب و تەقالید و هەڵسوکەوتی کوردی بۆەکە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بە ئیمامی عومەر دیارە لەو کاتا ئیمامی عومەری لابووە ئەفەرمێ ئەی عومەر ئەگەر ئیسلام گەیشتە ئەو شوێنەی کە ئەو قەومەی کە کابانی لێوە هاتووە عاملوهم معاملة أهل الكتاب معاملەی کافر و مشریک و بێدینیان لەگەڵ نەکەن معاملەی ئەهلی کتابیان لەگەڵ بکەن ڕێزیان لێ بگرن تەقدیریان بکەن لەبەر ئەوە قیەم و بەهای کوردی وەختێکە کاوان عەرزی پێغەمبەریەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەموو قیەم و بەهاکانی کورد ڕازیە لێرەوە ئێمە ئەڵێن با ئیسلامێکمان هەبێ ئەڵێن کە ئیسلامێکی کوردی نە یعنی ئیسلامێکی تازە و نوێ دروستکەن بۆ میلەتی ئەڵێن ئەو ئیسلامەی ئەو کوردایەتیەی ئەو ئەسالەتەی کە لە کووردا هەبووە و ئیسلامیش هاتووە تەبەنی کردووە با ئێمە ئیسلام بەو شێوەیە تێبگەین و بەو شێوەیە تەرحیکەین بۆ میلەتی خۆمان مەمنون مامۆستا لە بەشداریتان لەو دیبەیتەی ئەمشەو ئێمە لەگرا تەواو و تەلاشە خۆمان ئەەکەین کە ئەبعادە جنایەتێکی سیستەماتیک کە سەرزەمینە ئێمەی بەرەو ئەم ئینتجا و بەرەوە مەسیرە بردگە و ئینسانە کوردی لە سڕینەوە و لە ژێرە تەهدیدە سڕینەوەی مطلقە سڕینەوەی میراس و تەمەدون فەرهەنگ خوو خصڵەت سڕینەوەی وجود و فیزیکە ئینسانە کوردی ئەم سەرزەمینە کوردەوارە بە تەوتەئی سیستەماتیکە کلیسا و کەنیسە لە تەعابیرە مختلفە تێتە دەرەوە من نکتەی ئاخر بێژم و مامۆستایەشی بزانێت و ئێوەمانان ئێشێ بزانن بۆ خاتری ئەوەی دێ ئینسان بەندکەی ئێشێ ئادرسیان بۆ دروستکەی ئێشێ کەسانێکیان بۆ دروستکەی کە بە ناو نوێنەرایەتی ئەمانە ئەکەن و بەشێکی فرە لە دەستگاهە ئیلاهیاتی لەم سەرزەمینی ئێمە بۆ ئەمە دانریاگە بۆ ئەمە دانریاگە کە بەرەو قیود بتانوەن و لە خووی ئینسانی و لە ئازادی و لە اختیار بتانخەن بۆ ئەوەی ئەتانوەن کە بتان هێڵنە ناوە زریق و بریقەکانە زندگیە کۆیلێتی زندگیە کۆیلێتی زندگیەکی ئاسانە کۆیلەبوون فرە ئاسانە مەسئولیت هەڵ ناگرێت ولی ئازاد بوون سەختە
ئازاد بوون مەچەکە مردانە و کوردانەی گەرەکە هەموو دقیقەیەک هەموو سەحنەیەک بە شجاعەتەوە بیتە ناوە عموم و بیتە ناوە ساحە و عەرزە وجود بکەی وەلەو ئازادی وەلەو اختیارە کە هەست دفاعەکەی. ئەمانەی کە ئێوە تەشجیعەکەن و تەشویقتان ئەکەن کە بچنە ژێرە بارە عبودیەت و بەردەگی و بەندەگی لە ئینقیاد مطلقا قرار بگرن بە زەرق و بەرقەکانە شەهوەت و کالا و تەسویر و وەهم. ئەمانە لە ڕاستای نابودیە ئێوە قەدەم هەڵەگرن، لە ڕاستای سندنەوەی اختیار و ئازادی قیەمە ئینسانی سفەتە ئینسانی و ئینسانبوون و کوردبوونتان قەدەم هەڵەگرن. سنگومن مهمە هەرن چێکە بە قەیدتان ئەکێشێ و ئازادی و اختیارتان لێ ئەسێنێت بۆ کۆی لە کوردنتان هاتکە و پاڵی پێوە بنین. جامعەیە ئێمە لە هەزار باڵۆ حەملەی پێکریاگە و فەرازە هەڵەبجە فەرازە ئەنفال فەرازێکە کە تۆ تەکان بخۆی و فکر بکەیتۆ لە بەشە نەبینراوەکانی لەوەی کە ئوسوولەن جنایەت بۆ دروست ئەکرێ چمکە جنایەت چ بارە معنایەکی هەست ئەمەی کە اتفاق کەوت کە بەسەر ئومەتە کوردی ئیشی چمکی بۆ دروستکەی ئەنا ئیمکانی نییە جنایەت تعبیری بکاتەوە ئیمکانی نییە تەوتەئە تعبیری بکاتەوە ئیمکانی نییە هیچ وشەیەک کە تا بە ئێمڕۆ مەوجودە لە ناوە زوانەکانە لاتینی لە حقوقیانە لە دینیانە بتوانێت تعبیرە ئەم میزانە نابودی و کاولکاری و خباسەتە بەرعەلەیه تەنەوع بەشەری و ئەم بەشە لە ئینسانە لەم سەرزەمینە کریا بێت. بۆیە ئێمە هەر بارێک بە یارمەتی ئێوە و بە مشارەکەتە ئێوە بەوەی کە ئێمە لە کناری یەکتریاوین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە ڕەنجەکان خۆمان بدوین بۆ ئەوەی کە نیشانی بدەین زیندوین هەنووز نەمردگین و ناهێڵین بمرین و ئەحیا ئەبین و ئەتوانین قەقنەساسا بین بۆ خاتری ئەوە مشارەکەتە ئاحادە ئێوەی گەرەکە کە بەشدار بن تا لە کنارە یەکتریا بووین تا بتوانین پاکە ئەم مەسئلە بکەینەوە تا بتوانین لە ڕاستای پاککردنەوەی وجودە ژەهراگین خۆمان قەدەم هەڵبگرین. بەشدار بوو کەسانێک وەکو مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەیی ئەمرێکی پیرۆز و گەورەس ئینسان ئەفەهمێ لەم سەرزەمینە قیەم و ئەخلاق نەمردگە ئینسانە شجاع و دلێر و بێباکە کورد نەمردگە کە تعبیر و ئەیان و کورد بێ ئەجەڵ ئەمرێ یعنی ئینسان خەتەرگەرە ئینسانێکە کە دائیمەن دەست بە شمشێرە بۆ پاراستنە ئازادی و اختیاری و بۆیە ئەو مەرز تەعینەکات و ناوێسێ کە مەرگە بێتە سۆراغە و ئەو ئەچێتە ناوە دڵە خەتەر تا ئەم وجودە ئینسانیە خۆیە حەفزکە بیهێڵێتەوە و بیداتە دەست ئەوانەیە داهاتووە ئایندە. مەمنون مامۆستا لوقمان شەوگارتان شاد لەگەڵ سەرکەوتوو بین سەڵا کاک پەیمانگیان سپاس دەکەم سەر چاو.